وتوێژ لەگەڵ کاک دکتۆر عێزەدین مستەفا ڕەسوول لەسەر مامۆستا زەبیحی لە ڕۆژی 11 مانگی ئۆکتۆبری 1995 لە جامی ستۆکۆم لە لای کامر شێخ کاک دکتۆر جان بفەرمونون بۆ یەکەم جار لە کۆ چۆن تا مامۆستا ناسی؟ من دوو جۆر یەکەم جار بڵم باسی بینین بکەم کە دوو جار پێش ناسین بۆ معنای ناسینە دوو جار بە خزمەتی گەیشتوم دوو جارم دیوە دوایی ناسینەکە لە سووریا بینینەکان ساڵی 1949 من قوتابی دواناوەندی بووم ڕێکەوتێکی سیر شەو لە مزگەوتەکەی خۆمان لە ژوورەکەی باوکم خەریکی خوێن و نەوەش نەبووم یەکێک هات وتی ماشێنەکەی شێڕەتی وەستاوە و ئەنەوێ ئێوە ببینن باوکم لەوێ نەبوو چووم تەماشام کرد بڵێن شوفێرەکەی شێڕەتی بوو لەگەڵ کەسێک بەجلی کوردیەوە و کڵاو مشکیەک و کە دیار بوو کڵاو مشکیشەکە جۆری سلێمانی نەبوو لێ پرسیم تۆکێتم کوڕی فڵانم تێڵەن دەرەش عەبدوڵڵا لە لای ئێوەیە دەرەش عەبدوڵڵا دەرزەنێک بوو بە ئەسڵ هەر خەڵکی ناوچەی موکریان بوو ماوەیەکی زۆر بوو کەوتو بۆ سلێمانیەوە چۆوە بۆ مەهاباد و لە دەوروبەری کۆماری کوردستانە جمهوریەتی کوردستانە هاتەوە ئەچۆوە کۆمەڵێک گۆرانی پێبوو خۆی ئەیوو منەما لە بڵندگۆی مەهابادەوە وتومان ئەو دەمە بڵندگۆ کە بۆ لە مەهاباد دیارە ڕادیۆنەوە ئێستاش بیرمە بە دەفەکەی لێیا لە سایەی پێشەواوە زۆر بە ئازا و بە مەردی ئەی پارێزین ئەم خاکە بێ شوشێرانی کوردی ئەم دەرەژ عەبدوڵڵایە زۆرتر لە ماڵی خزمێکی ئێمە کە شێخ محەممەدی مەحویە نەوەی مەحوی لەوێ ئەژیا هەر ژوورێکیان نابووێ بە خۆی و بە خێزانەکەی و لەوێ بوو خۆی مەهابادی بوو مەهابادی بڵێ بەجا دەرەژ عەبدوڵڵا زۆر کەس تێکەڵی ئەکا لەگەڵ ئەو دەرەژ عەبدوڵڵایی گۆران باسیەکە ئەوەی گۆران باسیەکە دەرەژ عەبدوڵڵایەکی شمشاڵژەنە لە ساڵانی 25 و 26 مامۆستا گۆران لە هەورامان دیوێتی ئەوە جایە ئەم دەروێژ عەبدوڵڵای دەفزەنە شتێکی کەیە دەنگێکی وەک کوردەڵە بریناری هەبوو گۆرانیشی ئەوەد و بەدەفەوە بەڵام ئەم سوودانەشی ئەوت دیارەی تر دوای جمهوریەتی کوردستان ئەو شەر هاتبەوە لای خۆمان و کاک شێخ محەممەدی مەحوی زەوقی گۆرانی و خەڵقی دەمخۆشی هەبوو لەبەرەوە داڵی یابوو زۆر جاریش بێگومان مەجلیسی ئەو کاتە مەجلیسی دانیشتن و خواردنەوە نەبوو بڵێ بەڵام دانیشتن چەند کەسێکی دەمخۆش گۆرانیانەوە ئەویش لەوێ گۆرانیەوت دیارە مامۆستا زەبیحی بیستە بووی کە دەرەژ عەبدوڵڵا هاتووە تا لە سلێمانیە و لەوێ ناسی هاتوو لە مزگەوتەکەی ئێمە منتم لە ماڵی کاک شێخ محەممەد ماڵەکەی زانم لەگەڵیا سوار بوو لەناو هەر ماشینەکە کەوتە تمریکی جێبوو پرسیار لێکردنم کۆمەڵێک پرسیاری ئەوە زانستی و علمی و خوێن و ئەوانە لێکردم و قسەشی کردی تۆ دیارە زۆر زیرەکی دیارە زۆر زیرەکی و ساکەوتی دیارە هینی ئێمەوتی ناوە کوڕی فڵانە بۆیە و ئەو شتێکیەوە لەکە دوایی بردم دەرەژ عەبدوڵڵام پیشاننا دەرەژ عەبدوڵڵا لەگەڵ خۆیان بردمەوە ماڵی شێخ لەتیف لە خۆی دوایی بۆیە گەڕامەوە کە ماوەیەک چوونە تاوێ و گۆرانی بۆ وتون و بە حساب دەرەژ عەبدوڵڵا لە مەهابادەوە ئەناسێ ئەوە یەکەم بینین ئەوە بەو سەرپێیە دووەم جار بینمە ساڵی 1953 بوو لەگەڵ کاک نووری ئەحمەدی تەها 54 بووە کاروری 54 بەر بوو 53-54 بەر بوو لە حەبسخانە لە جادەی ڕەشید ئەڕۆیشتین یەکێک بانگی کرد شەپقەیەکی لەسەرا بوو شەو بوو جگەرە و دارجگەرەکەشی بەدەمەوە خۆی بردی ئەو لاو ئەم لاو کۆمەڵێک قسەی کرد و هاتەوە
کە هاتەوە بە منیەوە نایناسی وتمەڵە شێوەی ئەەکەم وتیەوە فلانە قادرە لە ئەم باسیوانە ئیشێکە کا چۆنی ناناسی تووچی و دوای وتی هینە ڕەحمانی زەبیحیە ئەڵێ ئەمری گرتنم لەسەر و خۆم شاردۆتەوە دەو پاژەوە جارە گیرە من بەیەکمەوە بەس قادر و منەمەزانین چکە برادێکمان هەبوو دوایی و بە ئەندامی کۆمیتەی مرکزی حیزبی شوێی ساڵی 53 لە حەبسخانە پێکەوە بووین لە حەبسخانەی ئەبوو غرێب هەبوو لە هینی عەسکەری 53 نامەیە نووسی بۆ قارناوێک کە جلو و بەرگ و پارەی بۆ بنێرێ ئەو برادرە حەمیدە جێلی ناوبوو کوشتیان لە ساڵی 65 کوژرا لە بەغدا کە چوونە سەری ڕای کرد گولیان پێوە نابوو حەمید دوجێلی زۆر لای سێر بوو من کە قادرێک نەناسم کە کوردەوەی خەڵک سلێمانی دیارە نەیەناسی سەڵێکی خەڵکی سلێمانی و سەر بە کۆمۆنیستە و زۆری یارمەتیە و لەو حەبسخانەیە ناردی شتی بۆ هات حەمید یعنی خۆی نەهات خۆی ڕێی نەبوو بەڵام خۆراک و بەرگ و فڵان و زمانی رووسایی تۆزێک نەرمتر بنەرمجانە شتی بۆ هات و تێوە قادر ناین شۆ قار ناناسی ئەمە کە دوایەوە کە لەگەڵ کارگونی جار ڕەبتم کرد کە ئەمە خۆیەتی ئەوە کۆمەڵی خەڵکی تریش یعنی لای مامۆستا زەبیحی ئیشی سەیری کردووە لە ژیانە کە من کۆمەڵێکی ئاگارم بۆ ژیان و بۆ گوزەران بەڵام زۆر جار ئیش و ئیشکردنەکە هۆی خۆشاردنەوە بوو کە خۆی لە شوێنێکی وا لە ئیشێکی وا بشار کەس خەیاڵیان هەیە لەبەرەوە ئەو سەردەمەی کە لە بڵێن ئەمباسی بڵین لە ڕستۆرانی ئەمباسی ڕستۆران بۆکو هینیش بوو بڵێن ئەو وەختە عەبدوڵڵا ئەمباسی شوێنی محتەرەم بوون بەڵام هینی بێگانە هاتن بڵێن ئەرتیسی بێگانەوانە هی کەسێ بوون پیاوی بوون عەبدوڵڵا شەریفیان پێوە عەبدوڵڵا شەریف شەریف و حەدادیشی هەبوو ئەوەی هەبوو چەند شوێنێکی بوو خۆشی بە ئەسڵ سابلاخی بوو هاتووە کوردستانی عێراق و بەڵام لە کێوتنان بوو بە ئەفسەری بەڵێ بوو بە ئەفسەری پۆلیس و دوایی دەوڵەمەند بوو جا ئەمان زۆریان مەدح کرد چ مامۆستا زەبیحی چ مامۆستا هەژار یعنی عەبدوڵڵا شەریف لای ئێمانە لە دوور هۆزای کابرایەکی دەوڵەمەندی کوردەوە ئەم هینانەی هەیە ئەم شوێنانەی هەیە بەڵام ئەوان باسی نیشتمان پەروەریان نەکرد باسی یارمەتیان نەکرد دیارە ئەمانی هەموو ناسیوە و جێگەی کردوونەتەوە لەوێ ئەمیش ئەزانی لە ژیانە بەڕاستی دیەمە سەری پاک و دەربەسی پول و پارە و فڵان نەبوو ینی بۆ ئەو هەرەوەگە بەس بوو عەبدوڵڵا شەریف جێی بکاتەوە خۆی بشارێتەوە و نانێکیش بخوا نانەکە پیاکا و دەسەڵاتیشی هەبێ حەزێک لە شوێنەکەی هین نەبێت شتەکانی تەسلیم کرد بۆ عەبدوڵڵا شەریف بەڵێ هەبوو شتێک چووکەچێ لێی ئەمین بوو تەنانەت لە شام زۆر جار کاکەوتی ناخۆشیەوە و ژیانێکی ناخۆشمان بردەسەر ناحی لە ڕووی نەبوونیەوە ئەو جەناب ئاڵەتەوە جەنابی و جەناب ئەگەر عەبدوڵڵا فەنی بێرا ڕەدەبێ عەبدوڵڵا شەریف من ئەزانم چۆنەکەوی نەخۆشیەوە و چۆنەوەی قەناعەتی پێ ئەەکەم لێرە شوێنێ بکاتەوە ڕستۆرانێ فڵانێکی گەورە بکاتەوە بۆی ئەبەم بەڕێوە بۆیە بەم بەڕێ و هەمووشمان لەوێ جێگەمان نەبێتەوە ئاوی تۆ خەمە سەرخەست کە فڵانە خەمە سەرچی هەموو جمهوریەتەکەی فلاتون بەمە دروست دەکەین بەمن ئەو بکەی لە خۆشیەوە جا لەبەرەوە ئەو لێی ئەمین بوو بەڵام ئەم وەک دەرکە و کۆمەڵێ خەڵقی تر کۆمەڵێ خەڵق لە بەتایبەتی کۆمۆنیستەکان زیاترە وەختە لە پارتیوانە چکە ئەو دەمێکە کە لەگەڵ عەبدوڵڵا شەریفای شێکل باسیەکەم لە پارتی ئەو دەمە دوورکەوتە بۆەوە ینی زیاتر نزیکی کۆمۆنیستەکان و باڵی ڕایەت شەغیلە هەبوو لە حیزبی شوێیان نزیکی ئەوان بوو بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوانی کە مەسەلەن بیرمە برادێکمان هەبوو ئێستاش ئەندامی لژنەی محەلی حیزبی شوێیە لە سلێمانی ئەحمەد حامید بوو بە ئەمینی عام لەو حکومی زاتی و شتەکەنەوەی کۆمۆنیستەکان بوو ئەو کۆمەڵێک ئەو جێ کردبوونەوە هەر لەوێ ئەنووسن شەوە چوونە ئەوێ ئەنووسن دیارە ڕستۆرانێکی وا بەشێوەش خواردن هەیە بمێنێتەوە دەکەسیش ئەوە ساڵەکانی 53 و تا 55 تا 55 تا گرتنەکەیانی تەمان ئەزانی تر لەوێ گیران ئەو کاک حەسەنی خزڵجی تونجانەوە پکتون پرسیارەکان بکەینە سێ بەش یەکیان ئەوە ژیانی شخصی و کۆمەڵایەتی مامۆستایە
باری سیاسی و حیزبایەتی اینجا من دەرفەتێکە بۆ من کە زۆر شت بڵێم کە بەڕاستی پێرار ساڵی 93 لەگەڵ مام جەلالە بەڵێ لە خزمەت چووینە لەگەڵ یا چوومە هین شام بەڵێ بەلای ماڵەکە ڕەدبووین تۆمە ماڵەکەی من و مامۆستا زەبیحیە منیش گلەیەکم لە خۆم و لە خۆی کرد کە تا ئێستا لەو پیاوە بێدەنگ بووین بێدەنگ بوویتی حەقتە چوینەوە بیرم خەرەوە شتێکی بۆ بکەین بۆ خەڵک زۆر کە زیاد یەکرێتەوە بەداخەوە شەهیدە شاعرە یعنی خۆ هەموو ئەهێنن یاد بکرێنەوە بەڵام ئەوەی خۆی کەسێکی نەبێ کە سوکارەکەی خۆی بیری حیزبەکە بیری فلانەکە بخاتەوە کەسی نییە هەتاوت مام جەلال مامۆستا زەبیحی کەسی هەبێ ئەبێ من و تۆ بین و ئێمە باشی ئەناسین ڕەنگە ئەو خەڵکە وای نەناسیە با حەخۆمێنکی بیرم خەرەوە ئیتر هەر ڕێک نەکەو کەوتینی گێژای پیاوە منیش نەمەویست تەنیا کۆبوونەوەیەکی یەک ڕۆژە من حەسەنی تازی پێی کوتم کوتی تەنیا کەسێک کاک دکتۆر عێزەدین بۆ بیری هاتێتەوە بە مام جەلال احتراز کردو کە تا ئێستا بۆ هیچمان بۆ نەکردو و هەر کەس هەر کۆڵانێک دەڕۆی بنێوی شەهیدێکە بەڵێ پێم کردو وتی بچوینەوە شتێکەکەین و خواڵ ناگرێت دکتۆر کەمال فوئادیش هەر لەو کەسانەیە مامۆستا برایم ئەحمەد بیرمە ئێمە لە تەمووزی 1990 پاش ڕاپەڕین ماوەیەک لە بۆڵێ بووم لە قەندی لای برادرانی حیزبی دیموکرات دکتۆر سادقی شەرفکردنی شەهید مابوو بەو هینەوە هاتینەوە سەر باسی مامۆستا هەژار و کاک زەبیحی و قسەی خۆش و گاڵتە و پەیوەندیان من دیسان گریم لەوان کرد کات شۆنێ بێ من کاتی خۆشی لەگەڵ دکتۆر قاسمی شەهیدا باسمان کرد کە ئەبوو جۆری کە حیزبی دیموکرات لەگەڵ مامۆستا زەبیحیای ڕەفتار بکە هەرچەندە خوا حەقە قەت ڕای خراپیان نەبووە لەسەری مامۆستا خۆی حەزی لە شتی نهێنی و خۆشاردنەوە و شتی خۆی دەرنەخا لەبەر ئەو جۆرە خەڵخە ڕەنگە خەڵخە بێ قسە بکە بەڵام بەنیسبەت حیزبی دیموکراتەوە قەت شتی خراپم نەبیستووە یعنی ئەو تۆهمەت و شتانی کە خەڵق یاد پاڵ هەموو کەس لەناو ئێمە بە پێچوانەوان ڕەنگە ڕازی نەبوون چونکە کەو هاتەوە زیاتر لەگەڵ کۆمەڵە و لەگەڵ مامۆستا شێزێ بە من گرەی ئەوشم لێکردن جاکە کەوتینە ئەو باسە مامۆستا برایم ئەحمەدی زەبیحی کورد بوو بە معنای کورد لە دامەزرێنانی ژێکاف و حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە هاتە سووریا دامەزرێنانی هیناخر ئەگەر دامەزرێنەری یەکەم نەبێ لە دامەزرێنەرانی باسیکەم پارتی دیموکراتی کووردە لە سووریا گەڕایەوە عێراق لەگەڵ پارتی عێراقا بوو یعنی ڕەنگە بمایە ئێستا لەگەڵ برادرانی باکوورە میزاجی زۆر هیرە بوو ئەگەر ڕێب کەوتە لەگەڵ ئەو برادرە میزاجی ڕەنگە زۆر ڕێکە و بەس ئەو کوردستانیەتی تیا بوو لە ئیشا لە کارە ئەمە بەو جۆرە بەڵام ئەو بینینانە دوای ئەو بۆوان گیران و هاتون چوونە سووریا من ساڵی 1956 سەرتا بە ئیشێک چوو بۆ سووریا ئیشەکە کۆنگرێکی قوتابیان هەبوو کە لێەوە پچم بۆ پراگ ڕێنەکە و مانگێک مامەوە لەوێ لە نزیکەوە ناسیم کە پیان وتم زەبیحی لەوێ تەنانەت بیرمە کاک محەممەد توفیق قوردی وتی لەوێ ناوی عیسایە کە چووم برادێکی کۆمۆنیست هەبوو نووسیمە لەو مەقالەیەکە هەریادێکی پشووکیم کردوتەوە نەبێ مەسلەکە بۆ ئەو نەبوو هین هاتوۆش باسەکە هاتوتە پێشە باسی بکردی بینی لەو برادرم پرسی ئەیناسی هینێک بوو ئوتێلێک بوو برادرانی کۆمۆنیست تی سووری داریانێک و کوڕی کورد بوو ئەو بینێکیش هەر لەوێ ئیشی کرد لە ئوتێلەکە حساب بشتی بۆ گرت جیابوونەوە بەس ئەو پیشانیە دوای پێکەوتچوونی ماڵی ڕەوشەنخان لەگەڵ ڕەوشەنخانە زۆر ڕێک بوو لە هەر سەرتاوە لەگەڵ قەدریبەی شابەینی چاک بوو قەدری ڕۆشن بەدرخان ئەم لەوێ وەک هەموو بەزمی کورد بنەماڵەکان ڕەنگە تۆزێک ناکۆکی و فڵانیان هەبێ ماڵی بەدرخان گەورن تاریخ کووردا شتی زۆریان کردووە و کورد نەبێ کەس نییە ئاوا ڕەمز و نیشانەکانی خۆی سوک بکە لەبەرەوە من ئێستا بەعقڵ ئێستا ڕەنگە وەختەوە نەبووم لەگەڵ ئەوە نیم شتی پچووک گەورە بکرێت بۆ هین هەر کەسە شتێکی شخصی فڵانی هەیە ئەمان ئەم ناکۆکیانە هەبوو بەس ئەو لەگەڵ ماڵ ڕەوشەخانە زیاتر تێکەڵ بوو هەرچەند قەدری بەک کە بەرامبەر بە ماڵی بەدرخان بەڵام قەدری بەک بە ویژدان و بە ئینساف بوو
قەت قسەیەکی خراپ بەرام ماڵی بەدرخان نەکردو ئەکرەمبەیی بڵێن ئامۆزای ڕەنگە هەندێک تێبینی لەسەر کامەران بەکەبوو و هەندێک کار تێبینەکان بازی علمیش بوو کەەوە حەقی هەموو کەسێکە بەڵام ئەو قیچینەوە تۆ ئەم لەگەڵ پیان ڕێ بەڵام ڕەحمەتی قەدریجانە دانوێن ناکوڵە لەگەڵواتی چوینە ماڵی ڕۆشنخان ئەو مانگە من مامەوە و ئەو هانی منی یاوتی تۆ بۆ ڕۆیتەوە یوتمە ڕۆمەوە من لە پۆلی دووهەمی کۆلێجی پەروەردە دەرکرابووم و هیرابووم بەڵە دەرکرام و بین بووم ماوەیەک معلیمیم کرد لە قەڵازێ لە قەمچوغە لە سلێمانی تی وەرە خوێنەکە لێرە تەواو کەوچی بکەوانە هینێکم بۆ بەجێهێشت ئەبوو پشمەوە بڵێن شادەیەک مەبوو کە قوتابی دوی کولێ بوو وەڵات لەگەڵ ئەو هانی زۆر رام پشمەوە لەگەڵ ڕۆشنخانە خەریک بوون خەبەریان بۆنان کە وەرگیراوی لە دانشگا و وەرەوە ئەو ببڕێتتر من وەزعی کاتە پێشوە ڕام کرد ڕۆشتم چوون بۆ ئەوێ و هانەکەی ئەو بوو لە مانگی تشرینی یەکەمە چوومەوە منەوە لە تەموو زابوو دمانی چیان چوومەوە بۆ شام بەڵێ دیسان چوومەوە جا ئەوەی هاوین من ئەو ناسی و هاوینە کاک ژەمان نەبەزیش لەوێ بۆ ئەو جارە بە سەفەر هاتووە لەو تارا باسم کردووە ببوورە تۆ نازای مامۆستا چۆن بچ بوو سووریا لە بەغاوە بەڵێ بەخۆی چکە ئیگەڕایەوە ئەو کە گیرا بوو کەسێکی خەڵقی سلێمانی کە ناوی عەلی مەلا شەریف بوو وایەنەوت کە ئەوەی و ئەو بە هینی کردین کە ناسی بوونی و کە لە ئەمباسیەوانە و بەهۆی گرتنیان کە گیرا هەوڵێکی زۆریان بووە بوو کاکەی حاجی مەحموود لە کەرکووکەوە دیارە دەستی مامۆستا برای مەحمەد هەبوو لەوە کە هەوڵیان بۆ بن گەیشتو بۆ سای قەزاز مەسەلەکە سای قەزاز توی هەر ئەکترافیان نەکردی بە کەکیان بەریان هەم وەزیری ناوخۆ بوو دیارە ئیتر تا سای قەزاز فریاکەوە ئەمە ڕەوانەیان کردبوونەوە کە ڕەوانیان کردبوونە ئەو سەردەمە لە خانەقینەوە خەڵق ڕەوانە ئەکرا خانەقین هەموو ڕۆژ ئێرانی هاتن فارزە چون بەرەو نەجەف و کەربەلا بەبێ پەساپۆرت و بەهین خانەقینم دیوە ئەو سەردەمە هەموو ڕۆژ هەفتاش تا کەس ئەبینی کە لە بەپەدا ئەم بەس لە سنوور فڕیانان ئەمانیشان کە هێنابووە لەگەڵ ئەوانە فڕیان نابوونا ئەو دیوەوە ئەو کاک حەسەن دیوی ئێران نابوویان ئەو دیو هێشتا ئەوراق و شتەکانی بە وەسیلەی کە نێنراوە ئەمنی عێراقی بڵێن ئێنێرە بۆ ساواکە وەختە ساواکە بۆیانە بۆی ئێرانی بە وەسیلەیەکی ئێنێرە و دیارە بۆ لە ڕێی سەفاردە بۆ تاران هێنەکان کە ئەمە فڵان و سالن ئەمان کەیان بن هەر یەکسەر لە کرند و قەسی شیرین لەوێەوە هینیان لێگەڵاکەن تحقیق ئەم وتی من تێگەیشتم وەزعەکە چیە تۆ چیەکەی وەڵا لەوێ ئیشمە کرد و لەکەی ئەو لەوەی لە ساڵی 56ەوە بووی بە عێراق نەخێتی من وتم ئێمە تەرکی تەبعیت ناکەین هی ئێرانی تی ئافرین لەو وەختەوە لەوێ تەرکی تەبعیت ئێرانی نەکردووە دەبڕندی هەردووکیانی بەررابوو جاوتی هەردووکمان یەکسەر سوار بووین بەرەو کوێ و بەرەو سنە و بەرەو مەریوان و بەرەو حدودی عێراق هاتی دەوڵەت سەرەوە هاتنەوە عێراق هاتنەوە دیارە وەزعی شێغڵەتیڤ ئەوە نەبوو کە جاری کە بیانگرێتەوە زانین ماوەیەکی زۆر لە ماڵی شێغڵەتیڤ بوون لە سیتەر بوو لە هین شێغڵەتیڤ هاتنەوە عێراق و تر هاتبوونە لەوە هاتبوون بۆ سووریا چوونە بەرەچوو بۆ هێن خۆی کاک حەسەن مایەوە قزڵجی لە سلێمانی لەو چانە تا شۆڕژی تەمووز عێراق هەتاوی و کە حەسەن ئەمەی پێ ناکرێن بەس بەڕاکردن و ڕۆشتن و حەسەنی لەگەڵ بووە بەڵێ لەو سەفەرە تا گەیشتووە کە حەسەنی لەگەڵ بووە و ئەویش ڕای لەسەر کە حەسەن زۆر چاک بوو بەڵام ئەیان و تااقەتی ئەم هینەی نییە جا سێر ئێوە بەداخەوە بازێ بریار کەرێ زۆریان کە حەسەنیان بە ترسنۆک دانا کەچی کا حەسەن ئەو برادانەی کە ئەزانن لە حەبسخانەی ئەڤین لە هەمووان مەردانەتر و ئازایەنەتر مرد برادری خۆمان هەیە لەگەڵی بووە جا هاتەوە لەوێەوە تر هاتبوو بۆ ئەم شتانە شارەزا بوو هاتبووە مووسڵ لە مووسڵەوە هاتبووە سووریە سووریەتە من نزیکە ئەو وەڵشت چووە گوندێک کە پێڵن توربەسپی توربەسپی هی ماڵی حاجۆیە ئەو سەردەمە حەسەن ئاغای حاجۆ مابوو ئەو گەورەیان بووی ماڵی حاجۆ کوڕی حاجۆ بوو پیاوێکی گەورە و سەردەمێک لە پەرلەمانە بوو شخصێتی ناسایی لە ناو سووریەشە کوردێکی ساغ و پاک و کۆمەڵی کورد لەو بابەتە هەبوون کە حەزر بوون هەچی ماڵە مۆڵ کە بێن لە پێناشەی کوردایەتیان ئەمەرکە هاتبووە ئەوێ و توی من
فڵانم حرمەتێکی زۆریان گرتە بوو یەکسەریژی تر هینێکیان بۆ پیا کرده بوو ئەوان تەبەن ئەو جنسیە و شتانە خەڵقەیە شیعەی شووی مامۆستا هەژاریش هیان بە ناوی ئیسا عەرەفاتەوە بوو مامۆستا هەژار بە ناوی عەبدوڕەحمان محەممەد ئیبراهیمەوە بوو تا حەسەن ئاغا خۆی چوو شاتیا بووتەوە قەبری باوکێتی ئەمە مەسا خەڵقیان و ئەڕۆن یعنی بەری ئەودی و تورکیا و قامیشی لەگەڵ نسیبینە ئەساژ یەک شارە ئەو خەتە جیای کرێتەوە دەفتەرێکی نوفوسەوەی و حەسەن ئاغا بە موختارەکەڵێ ئەیەنێ بە ئیسا عەرەفات ترە و ها بۆ شام ئەو بەشە مامۆستا هەژار مایەوە لە توربەسپی بەس هاتشوەیە کردین جا من جاری دۆم کە چوومەوە لە تشرینی نیان کۆتایی تشرینی یەکەم 1956 چوومە دانشگاش ماوەی چەند ڕۆژێ لە ئوتێل بووم ڕۆشنخان خواڵ ناگرێ جەمشیدی کوڕینا جانتا و شتیان برمە ماڵی خۆیان و تا دوایی مەمنونتان هەفتەیە شتێکیەوە مامەوە لەگەڵ مامۆستا زەبیحیە ژوورێکمان کرد پێکەوە لە گەڕێکێک پێڵن زوقاق سەخر لەوێ لە هینێکا بووین لە بڵێن شوقەیەک فلاتێ هینەکا بووین ژوورەکانی کەشە قوتابی دانشگا بوو ماوەیەکیش برادێک کە بوو لە واخریا کوشتیان لە سەمای حاکم بوو بەلای منەوە بەغەدەر کوژرا عومەر محەدی شەریف ئەویش ماوەیە کاتە لامان بەڵام تر مامۆستا زەبیحی تاقەتێوی نابوو ئاو مناڵە من لەگەڵما ناتوانمی دەهێن بکەم بەعزی دوکتەی خۆشی قسەی خۆشی سەر بوو دوای ئێمەتر ماوەی کرد هەردووکمان چوینێن عومەری ژیانەکەی لێمە تۆزێ باشتر بوو ئەو لاتی و نەبوونی ئێمەی پێ تەهین ناکرا خۆی جابەوە بەسەر برادەرمان بوو تا مردنیش هین مامۆستا زەبیحی چوینە شوێنێکە جادەیەکە شارع القاضی الفاضل لەم جارە ناچوو ماڵەکەم دێوە کراوە بە بینایی کە نزیک پەرلەمانتە ماوەی کە لەوێ بووین لەوێ پێکەوە بووین ژیانێکی سەیر کە ڕەنگە کەم دوو برادەر ئاوا بێ لە ماڵەکە هەموو شتێک وەگەڵی میلی کرابوو تەنیای و جەناب گۆرەوی فانیلە جلی ژێرەوە نابێ ئەوە بۆ سەحەت زۆر پاکوتەمیز بوو زۆر پاکوتەمیز بوو گوێ ئایا پاکوتەمیزی گوێ ئەوانە لەو پەڕی نەبوو نییە زاتایی و پاکوتەمیزی بە نەبوونی و بوون نییە ئەوە کراسەکەەوە ئەی شۆم بۆ پیسیە بەریکەم کراس هەموو شت لە ماڵەکە بۆین باخ بڵێن قەرەوەی ئەمانەمان هەموو یەک بوو پارە هیچ ئەو توانایەمان نەبوو هیچمان ئەو جاربەر ڕەنگە یارمەتێک بێرە مام جەلال ئەو بینەی لەوێ بوو شتێک یارمەتی ئەوی هێژاری من لە دانشگا شتێکیان نامێ لە ماڵەوە شتێکم بۆ هات بەو جۆرە ژیانیانی بەڵام کەمترین ژیان کە لە حەدیقەلی ژیان بەڵام عینەکەمانەوە بەیانیان بوو بە عاد کامان هەڵساینایە چامان لێنا ئەچوینە دەرەوە نانێک ماسشتێکی ئەو ڕۆژەوە کرا ئیترمان هەڵەسان ئەو عاتی من و لەگەڵ برادەرە کاک عومەرا بۆیە ئەو پەس بوو ئەو هەڵەسا ئیشی ناکرد ڕۆژێک تر هاتمەوە فێریەکەەوە پرێمەزە ئاوای داگیزێنێەوە شقارتەیە ئاوای لێئی چایەکی بێ لەرە دەفێر بە تۆش کاڵسای تۆ چالیانی ئەشی وتی بە خۆ بە نانەڵەن خۆبس بە عەرەبی ماز دەڵێن لەبەر عومەر فێر بووی ئێزارم چی پێ دەڵم بە تەواوی ناویتەوە عومەر محەدی شەریف بە حاکم عومەر مەشهورە لە سلێمانی نەکوشتیان برادەرانی دەی کورد جا عومەر دوایی تر عومەر هەڵەسا چوو بۆ دانشگا پاشەوەکەەوە فێر بوو جا بە منوتی من نایکەم من لەگەڵ ئەما ناژی مادەمیژ ناک من دەلی گەڕێ گەنجە و مناڵە و لە ئێمە مناڵترە و وا فێر بۆ و بابا ئێمە و چای بۆ لێ هەوتی جەناب بۆ براتم بۆ شام کوردایەتی بکەم یان دایانی عومەر بکەم دایانی ئەو بکەم دوای بە خۆمان جا بووینەوە و جاری واشە بوو لەسەر سیاسەتەکە تێگە چوین ئەو تەبەن لە توربەسپی کاتبوو کۆمونیستەکانی دیبوو ئەو بایەخی پێنەێرا بوو کە کابوو پێی بێ کە خۆی بەخۆی وای خیاڵەکە لە شام کە هادیتر بە دوای ئاگەڕێن چیەکەن لەگەڵ هەڵوێسی کۆمونیستی سووریش ئەوەنگە نزیک نەبوو لە مەسلەی کوردەوە ئەمانەی پێ ناخۆش بوو کەوتینە ناو کۆمەڵی ئەو کوردە کۆنانەی کە هەموو مەسا قەدری بەبوو مەمدوح سەلیم و دکتۆر نافیز هەبوو عادەتەوەخەکان بوو بەڵێن کۆنەکان ئەوانێک لە شۆڕ شەخصیدەوە هاتبوون
نە سووریەوە لە حیزبی لە هینی کۆمەڵی هێڤی بوون لە خۆی بوون ئەو شخصێتە گەورانە و ئەو جەوە فعلەن گۆرانترین میزاجی کوردەوانەکەی نەگەر شێوانی زیاتریە کرد ئەمیش خۆ کە هەر سەرتا و تا دوایی خۆی سەر بە بیری مارکسیەوە نازانی بەڵام لەگەڵ ئەوەشا لایەنی کوردایەتەکە بەهێزتر بوو لای هەمومان یانی من ڕاستە مامەوە لە حیزبی کۆمۆنیستە بەڵام هیچ وەختێک با بڵین کۆزمپۆلی نەبوو لای نەبوو جا ئەو وەزعە وای کرد کە لە کۆمۆنیستەکان عاجز بێ دوای مەسلەی کە هاتە تاوا زیاترەوە وای لێکرد و کتێبی کۆزمپۆلیتە بنووسێ ئەبوو بەدەنگە دەنگمان لەسەرەوە ئێمە ژەزانی حیزبایەتەکە بتپەرستی بوو حیزبەکەی خۆ نابێت کەس قسەی پێ بڵێ هەژاروا قەناعەتێ هەیە بەڵام بێت دیفاعی لێ بکەی زۆر یەوێ لەوە ڕزگار بی ئەبوو بە ئینما قسەمان لەگەڵێک ناکرد بەڵام بەیانیان هەر ئەنی حساب بوو ئەجا مەسلەی پارەی ئێستاش عیبارەتەکانی بیرە لە پڕ ڕۆژوا هەبووەی و جەناب پارە پێ کە جەنابی بووتای ئەو پارەی پێ بوو ئەمزانی ئەموو نەوەڵا ئەو دەباشەوە من بیست لیرەم پێیە لیرە فلسی لای خۆمان باڵنتمەنیەوە شت بوو یانیوەنە بڵێ ئەو دەی بۆ تۆ باش ڕۆژی تر بوو هەڵە ساوی و هەتووی و پارەت هەیە ئەوە ینی و نەیبوو ئەموو دە لیرە بێ و بێ لە پێنجی باشە ئەوکەی جاری وا بە هەفتەیە کە ئەو نەما قسا کرد بەزەیەکی جیان نابووینەوە دوای ئاژ دەبووینەوە فێن ژیانەکەمان ئاوا بوو ینی بەو جۆرە بوو تا دواییش ئەو جۆرە دۆستایەتی ئەمە وفعلەن دوایی ئەمە سەری نمونەی وەفاوین بوو ئەو لە ماوەی کوردستانی عێراقاوەی من ئاگارم پێی بیر و یادداشتەکانی خۆی ئەوەی کە چەند جار من گێڕاومەتەوە نازام بە نووسینیش حتممەە و لە ئەندامی کۆمیتەی مرکزی حزبی دیموکراتی کوردستان بووە کە لە ژێکافۆ هاتوون بەرەو حزب بەڵام خۆی تااقەتی بازە ئیشێکی تای نەبوو ئیشی تایبەتی هەتاوە لە سۆفیا لەگەڵ کا حەسەن یەکمان گرتەوە لە ئەو لە ڕادیۆی پێکێران بوو لە ڕادیۆ دەنگی گەلی عێراق بووم باسیمانە کرد دایمێشتا لە عێراق مەسە کاک حەسەن کورد حکوومەتی هەبێ مامۆستا زەبیحی بڵن سەرۆک وەزیران بە یا مدیری ئەمن بە کامێنە کەوتی مدیری ئەمنەکە چکەشتی نهێنی تایە حەزە کارشتی نهێنی جا ئەو لەوێ تەمەن لە جمهوریەتە برادرانی تەمەن کوردی ئەو لا باشتر ئەزانن کە ئیشی چی بوو بێ نەبوو بێ بە خەریکی هاتوچۆ بووە ئەوانە بووە حتا هەندێکگەرم لە وەزارەتەکە تیا بوو بەڵام لە وەزارەتە تیا نەبوو تیان نەبووە بەڵام خۆی وا بڵاو بۆ کە وەزیری خارجیە هاتشوی کردووە حتا شعرێک هەیە من لەو کتێب پێشەکی لەسەر دکتۆر قاسم نووسیومەتیایە مەلایەکە بووە هەژوی جمهوریەتی کردووە خۆیان لە بیریان بۆ خۆی و مامۆستا هەژار بەشێکی زۆریەوەی لە بیرم مابێ حاجی و بابە شێخ ئێژگار شەرورن نەفی نەفورە زەبیحی زارزل وەزیری خارج نەفی نفورە مەلا ئەم بەزرەی پێوتون جا طبعا نەوەڵات بیرم نییە کاکە ژار ئەیوب تەنیا باسی من و هەیە من کە کراوە کابرای مەلا و توێتی ئەوانە باوکیان پیاوی چاکە لەبەرەوە زەمی ئەوان ناکەم جا کاکەژار گاڵتەچی وی وەڵی مەسەلە وان نییە ئەیزانی بێحیان جوابیینەوە نازانم مەلەبارفی کۆکەی نەبووە کێ بۆ نازانم ینی ئەمەلایەک بۆ ناوێن ئەودا جامە بەسم چێ لای خەڵکەکە و وەزیری خارجیە بووە کە حکوومەتەکە وەزارەتی خارجی نەبووە یە جمهوریەتەکە چییە ئەوەی من لەم دوایە لە یەک دوو کۆڕە وتم بەغەڵە دەنووسن کۆماری مەهاباد حکوومەتەکە خۆی جمهوریەتی کوردستانی وتووە جمهوریەتی کوردستانی وتووە مەهاباد و جمهوریەتی مەهاباد شتیوان نییە وجودی نیە لە نووسینی خۆیانە دومین لە لای شوورەوی لای سۆڤێتەکان ئەنووسن جمهوریەتی کوردستانی ئۆتۆنۆمی ئەوان وا ئەنووسن بۆ تەمەن بەرامبەر بە ئێران حکوومەتی ئێران سۆڤێت دوای پیشانەوە کەمە دوو جمهوری خودمختاری و کورد و ئازەری بۆ خۆیان داناوە ئەمان دەستکاری بڵین سەر بەخۆی ئێران و ئەوانیان نەکردووە بۆ ئەوە بکەچیەوە هەر بەردەوام بووە ئەمان شەر بۆ ئەو مەبەسە ئەبینی وەزیری هینیاندانە ناوە خارجیە بۆی حکوومەتێکی جیانین بەڵام ئەم کارەکانی دیارە هەر ئەو بابەتە بووە هەرچۆن حەماسەی خانی سەفی قازی وەزیری دیفاع بووە لەگەڵ ئەو شاکەینە جا لەوێ
زۆرتر و جۆرە ئیشوکارانە بووە وازەم جارێکیش گیراوە خەڵکان لە جێگرتەوە بەرەڵا بووە ئەو لایەدەشەکانێک کە نووسی زۆر لەمانەی تیابوو شتی بەنرخی تیابوو کاتە عێراقەوە سەرەتا بەهۆی شەڵەتیفۆ نزیکی پارتی بوو بەسەر لە سەرتاشەوە شوێیەکانە دۆز بووە ئەوتە کە من نەمناسیوە بەڵام خۆی یادگاری هینی ئەگەڕایەوە هی سیتەک چاپخانەیەکی پارتی هەبوو کە وەختە ڕۆژنامەنهێنەکان ڕزگاری بوو بەشێکی ئەم هەر لەو درەخت و شتانە تیپی دروستکرد حرفی دروستەوە بەڵێ وەختی خۆی حزنی و کریانی لە ڕەواندز کردوێتی لەدار بەڕ و تیپی دروستکەوە ئەمیژتر بەو هینە تیپی دروست کردووە چاپخانەکە لای شێغلەتیف بوو دوای شێغلەتیف بە هەر سەبەبێ لەگەڵ پارتیە لەگەڵ مامۆستا هەمزەوانە تێک شوو ئەوەش ڕەنگە هێرشی ئەو وەختی شوێیەکان کە پارتی حزبی دەرەبەگە و فڵانە و لەبەرەوە تا کاکە زیاد جێگریە کە مۆتەوەن بەرزانی ڕۆشتە بوو لەوێ نەبوو تا ئەو مۆزوعی باز نەبوو لە سۆڤێت بوو مادەم لە سۆڤێتە شوێی گەورە بوو لامان لایەن باڵێن خۆی گەورە گەورەیە بەرزانی شخصی گەورەیە لە مێژووی کورداوە ئەو قەرلاوە زۆمەسم قسەکانە ینی باسی بەرزانی ناکرام باسی کاکە زیاد و شێغڵەتیفەکرات چۆن ئەمە حیزبی هینە دوو کەسی دەرەبەک کە شێغڵەتیفیش وەکو ئەوانیان گێڕایەوە ئەمە شوێی ناسی خەڵق سلێمانین بەڵام بەڕاستی نمونەی نیشتمان پەروەری و پێڵچاکی بوو شتی سەریان لێ گێڕاوە کاک حەسەن و مامۆستا زەبیحی زیاتر کە نزیکی بوو ئیتر شێغڵەتیف کە لەگەڵ پارتیا تێکچوو چاپخانەکە مابووە ئەم ژمارەیەکی نیشتمانی پێدەرکرده بوو ئەوە زۆر شتێکی مهمە ئەو نوکتەیە ئەو نیشتمانە دەرچی بێت تاریخەکە تۆزە دەگۆڕدرێت تا چ ڕادێک ئاگاداری ئەو نیشتمان ئەو نیشتمانە من بە هین دیویشمەوە کاتی خۆی خۆشیان باسییانە کرد مامۆستا زەبیحی بەس ئەوەی کە کردوێتی تەنەوە خۆی مەسئولی نیشتمان بووە باسی نیشتمانی ژەزانم کە لە تەورێز و لە تەورێز جاو من هەلوێت شابکرای مەسەری بوت نیشتمانەکە ئەم ژمارەیەکی دەرکردووە ژمارەکە هێرشی بۆ سەر پارتی و کاکەمزە ئەوانتیایە هەتا من باشە تۆ چۆن حەقی هەیە ئەوەی حزبێک بۆ مەخریژەکە بۆ نیشتمانی هی حزبی دموکراتی کوردستانیش نەبووە بڕایەوە بەس ئەم حەقی بە خۆی یاوەکە هینە هەر ژمارە ناو چەند نیشتمان چەند دەرچووە دەکەی داناوە تم باشە چی دووسی و خۆشەکە نەماوە تەوەندی بوو کاتی خۆت بەس بیرم بەس کە لە سووری لێم پرسی باشە چی لەسەر نووسی بوو وتی نووسی و ئۆرگانی نهزەتی مقاومەت بە حساب نەزەری مقاومەت لە ئێرانە دەست پێکاتەوە بەڵام وەکو کوردی ئێران نەک عێراق و نیشتمانەکەی و باسی کوردستانی ئێرانە بەس کۆمەڵە پلاریشی لە پارتی تایە ئەوانیش هاتن پارتی ئێمە قوتابی بڵێ ناوەندی بووین بەڵام نزیک بووینە وەختە پارتیەوە لە زۆر دەستمان پێکردێمە ساڵی 12 ساڵیەوە لەو گێژاوایی ئەوەم باش بیرە دوو ژمارەی دەرچوو ڕزگاری ئۆرگانی پارتی بوو پارتی دوو گۆڤارێکی ڕۆژنامەیەکی ڕۆژنامە وەختازانی پشووک نهێنی بە حساب داخلی ناوخۆی پارتی بە ناوی مرۆڤەوە جا مرۆڤ ژمارە دوی هێرشی لەسەر و نیشتمانەتیا بوو نیشتمان لە دەوری دووهەم یا ئەبێ بە ئۆرگان و زمان حاڵی کۆمەڵێکی ئاژاوە چی و نازەم چی و ئەو مرۆڤەوە دەست دەکەوێت ئەو نیشتمان وەڵاهی ئەوانە ئێمە بەداخەوە وەک شخصیش پاش شۆڕشی تەمووز ئەو هەستی ئەرشیفگەریەمان نەبوو ئەگینا زۆر لەوانە لە ئەرشیفی ئەمنی عێراقیا هەبوو ئەگەر ڕەنگە ئێستاژما بشکە ئەمنی بەغاوانە نەسووتاوەی سلێمانی هەولێرانەمان سووتان بەڵام سووتێنران بڵێن بەڵام ئەوە ڕەنگە ئێستاژێکێ هەبێ کە بتوانێت بگەڕێ لەوێ هەبێ کە من خۆم پاش شۆڕشی تەمووز بەژێرکراوی ڕۆژنامەی ئازادی نهێنی حیزبی شووعیم ژماهین دایمێ کاک جمال حەیدەری ئەوڕە جمال حەیدەری یایمێ وتی ئەوە ڕێکی خاش ژمارەکان پێکەوەی نەکراوە هین کرابوو جڵدی لێرە جڵ کرابوو کردمەوە و ڕێکم خست ڕێکە و نەشم پرسی ئەمە ئەوەختش دنیا بێ بەنیێنی بکە ئەمە لە جۆ بوو لە شوێکیان نسرابوو ئەمە لەو وینانەیە ساش بیرمە لەو مبرزاتی جوڕیمی پیاڵێن هینی دەلیلی تەجریبکردن و ئیجرامکردن و گوناهبارکردنەیە کە لای کەمال عەلی باپیری گیراوە
بەوازانیم کە ئەمە لەوێ هێنراوە راوەتەوە بە حیزبی شیوعی تۆ بە حیزبی شیوعی وەریگرێتەوە چی لێ کردووە فۆتۆکۆپیش نەبووە وەختە بڵێ بەس ڕەنگە ئەوانە هەمووی هەبێ چ نیشتمانەکە چ نیشتمانەکە تاریخ دەگۆڕێت بەڵێ جا ئەوە هیچ هەیە و دەرچۆ بەڵام من تەمە لەو تەمەنا ئەوە نیم کە زۆریم لەبیر بێ بەس لەوێ کە پێمەوە وا بووە هاتنی عێراق ئەوەی کە من ئەوەی کە عەرزم کرد چەند جارم گێڕاوەتەوە تومان دەربارەی پێشەوە خازم حەمە تی چوومە هینێک تەنیا یەک ئۆتۆمبیلی جێمان مابوو سوپای ئێران غەفاری بوو نزیک بوو بۆ بەرەوە نزیک مەحاباد بوو بۆ چوومە خزمەت قازی وتمەوە تۆ لەگەڵ مەلا مستەفا نەچووی بۆ سۆڤێت دیارە بەرزانی هاتبوو قازیێکی بۆ داوا لێ کردبوو ئەو ڕۆی کۆبوونەوەیان کرد لە خانە نوری سایی لە ڕێی بابەکراغای پشدەریەوە خەبەرێکی بۆ حاجی بابە شێخ ناردبوو خەبەر یا کاغەز نازان بە کاغەز بەدەم کە ئەو قازی ئەتوانن بێنە عێراق و نوری سایی داڵایان نابن بە پەنابەر پێم بۆ ئەوێ نەچوی ئەو یەک ئۆتۆمبیلی جێمان ماوە فەرمۆتار بەرەگا سوارە بین ئەچین بۆ عێراق تاکو ئەمان باجێ بکە و لەوەی تە نزیکە چین ئەودیەوە و لەوێ بین مادەم پێکەنی وتی ڕەحمان شوورەی منە پێشەوەی شوورەی مەلا مستەفا بێ من چوومەتە باخۆ چوومەتە کوێ و پەیوەنی ماڵی قازی ژەزانی لەگەڵ شوورەویە و ڕەنگە ڕووسی ساری شارە قازی فەتاحەوە تیهی منە بەڵام من لەبەر یەک سەبەب ناچوو من بڕۆم یەن دەرپێ لە پێش نە ساڵاخی داکەن ئەرتەشی ئێران من بۆ دیفاع لەو خەڵقا مێنمەوە هەمووش دەم بەسەر شانی خۆما و بەڵام تۆ مەمێنەرەوە بڕۆ تو چۆن ئەمێنمەوە لەگەڵ تاوکی مەمێنەرەوە تۆ بڕۆ تۆ من ڕەنگە ئەم کوژن نام کوژن ئەو شتێکە ڕێیشە نەم کوژن بەڵام منە چمە فێن زای قازم حەمەش چووتی چی کراوە من کردومە لە مەحکەمە شاوتی من و ئەم حەمە حەسەیخانی ئامۆزاما کردومانە بەڵام یەکش دەڵم بۆ تاریخ نەک بۆ تەبریەکردنی سەدری بنام ئاگای لە هیچ نییە بۆ تاریخێرم بۆ مێژوو نەک بۆی بڵم بۆی پارڕێمەوە کە ئیمەکەن جا ئەو بەو جۆرەی کرد هاتە کوردستانیانە کە هات یەکەم دینیش شێڵەتیڤ بوو لە سیتێک بوو لە دیەکانی کەی بوو دوو قسەیە دەڵێن لە پێ دەچێتە ناسریە لە ناسی باتەوە شێڵەتیڤ بەڵام زەمان نەخێننا ناچکە ئەومان ساڵی 47 هات شێڵەتیڤ نەفی کرا بۆ حلە کە نەفی کرا بۆ حلە وەزعی ئەمانی شتێک چوو ساڵی 50 تر وەزعەتێک چوو لەوێ هەرچەگە مابوونەوە ئەم حتا لەمە زۆر مشکلە و شتی ئاڵۆزی ناو خانەوادەی شێڵەتیڤ ناو خێزانی ناوانەی کە بازشت هەیە ڕەنگە زۆری شخصیە ڕەنگە پیان خۆش بە پیان ناخۆش دەبینە من زۆر ئەگارم کە لە بینی مەسائلی خێزانی شێڵەتیڤ حەل و کار و ڕەبتی کردووە جا لەگەڵ شخصیەتەکەی سەیرە یعنی ئەوە نییە بڵێ ئینسانێکە کوردزەی نەفس و فڵانی نەبوو بێچینەوە بەڵام بە پاکی قەت ممکن نییە ینی کە لە ماڵێکا لە شوێنێکا بوو بێ هەیە کە تەمادە ناموسڵەوە بکەین قەت نەیبووە منەوە پرسیارێکی زۆر تایبەتیم لەسەوەیەوە لەسەر کتێبەکەی دکتۆر زەمان لەبەزی چون کاتۆ لەگەڵی ژیاوی و قوتابی وە لەباری مەسائلی ئەخلاقیەوە مثلا بە هەتی و باڵ شتی ئاوانەوە دەبات زەمان لەبەز منیش دیوت کتێبەکە کتێبم نەدیوە بەڵام بعدە گۆباری نیشتماندا بەڵێنەکەی بێخلاق و سەرسەری ئەوە بۆ یعنی ئەو جۆرە تۆمەتە گوناحە ئەو پێما بە هیچ کەس وەک کەسەکە دوو جوان ئەوە دەژوورێکدا یەکتر ناناسن ئەو خۆی گاڵتەی ئەکرد بە کوردی نازانێنی ئەوە ڕەنگە بۆ مشکلە نیە بەڵام بۆ چاپشتیوانێ ئەوە فەقەت ئەوە گاڵتە هیچ گاڵتەی لەگەڵا کرد هەژار ئەو یەک بەیەکی ئەوت کە تۆ بابەتەوە لەگەڵ فلان جەندرماوە تۆ لەگەڵ ژێجەرا کون هەر کوونە کوێ بکەیت بەڵام بەڕاستی هیچ شتێک کە پێی بڕی شتی بێئەخلاقی تەماع لە ماڵ و هێنی خەڵق لە چەند خانووا بووین و ماڵی کە تیا بووین خێزانێک بوو ژوورەکمان کە توێ من ناهێنا ژنێکی جوانەوەینیان هەبوو کوڕ و مناڵی گەنجیان هەبوومان یعنی ئەوەی کە وا ئەڵێ وا ئەزانم
یەکێک لە قسەی دژمنەکان یاوەیەکەوەی بۆ دەڵێن هەر بۆ شقەتی ژن بەڵام جا بەڵام نەنە ژنێنان بۆ خۆژنێنان ئەو ئەگەر هینی هەبووە شتی تری شتی تری دەستکەوتایە با بڵین شتی ئاموهین هەبوو وەختە لە شامپاری هەبووە لەوانە کۆی لەوانە ناکردەوە لە هین لە تەورێز کاتێک بۆی متهم بوو بۆی کە ئافرەتێ بۆ ناوی حەمیدە بووە ئەوی لاساییە کردمەوەی نێکردمەوە کەچی هەژاریش حەمیدەکەیە ناسی کەچی وەک دەرکەوت بۆ خۆشاردنەوە بۆ زیاتر لەوەی بۆ شتی تر بێت ڕەنگە حەمیدە و ڕافەتی تەورێزی پەیوەندێک لە ماڵێکا ژیاوە بەس ئەوە بۆی ڕۆی خێزانی هێچکە چاپخانەکە لەوێ بووە چاپخانەکە لە هینا بووە ناوی هیرێک ئابزارێک ئەوە یعنی تا ئێستا یەکێک گوناحە قسانە بکرێ بەو جوانە گوناحە لە پاشان شتێکی شخصیە ئەگەر لەسەر حسابی هیچ شتێکی گشتی و ئام نەبووێ مەسلەیەکەیە بەس ئەو بیرێکی هەبوو لە ژنێنانە کە خۆی بۆ ئەم مەسەلانە تەرخان کردبوو تەنانەوەی کە ناو قسەڕاکیشە و ڕەنگە بەپێی بەرنامە نەبێت قسەکانمان بەڵام من وام لێ باشترە جارێک ڕەحمەتی قەدریجان سەرەوەیەکێک لە هۆکانی تێکچوونیانە بوو بە پێچەوە نەبوایە و خۆی فعلەن بازشتی سەیری هەبوو قەدریجان هاتووتی و بۆ ژن ناهێنێ وت پارەی لێکوێ ماڵی لێکوێ بۆ حاڵی چی بێنی تی دەمە ژنێکم بۆ دۆزیوەتەوە پارەشی هەیە و خانووشی هەیە و فڵانیشی هەیە و چی ئافرەتێک بوو خێزانەکەی قەدریجانی ناسی دراوسەیانە گەورە کچێک هینی بۆ ماوەتەوە پیرێژنی چوار کچی هینی هەمایان کە هینە خانووی هەیە و فڵانی هەیە و چی هەیە و تر کاکەژار کەوتە بەشکردنی هەمی قسەر قالۆکە ژوورێکی بۆ بن و ژوورێکی بۆ ئەو تۆ ژنەکەشی لە ژوورێکا بن و پارەی کە هەبوو بڕۆ ئیشی پێەکەین و کە پێی وت هات پێی وتیان بۆ دەزی تۆوەرە بیشی بینە ژنەکان خێزانێکی باشن و گەورە کچەکەوێکی و کتۆشیان لێ سەرپەرشتیان بکات بچین ناو بخۆین پێشەوەی درێن بێ ئەوەندە ساعتێک ئەو نکتەیەتەوە کە باشە پێشی وتمە پیاوێکی ئاوایە و کەسی نییە و فڵانی نییە و لە هاتۆ خوێنەوارە و تا دوای چی پێوتون زای پێوتون ئەوانشێن بۆ یەکێکی واگەڕان پاش دوو ڕۆژتی هاتوتی جەناب قەدریجانی ڕەفیق دۆست هەوێ من لە تێکۆشان و لە نیشتمانپەروی و لە کاکورداتی بخە وتم بۆ خراپوتی نا ئەوێ من لە جیاتی ئەوەی خەریکی ئەم بەزمە بێم بەو پیرێژنە و بۆ کۆماڵیەوە خەریک ببووی بم بەستێتەوە بەوە من بریانم ماوە لە ساڵاح نەبێژن ناهێن چوینەوە جا مەسەلە ئەوە نییە ینی تۆمەتێکە کە حەقیش نییە ینی ئیدا ئەبەس جا لەوێ تەبەن ناڵێم بەو جۆرە هاتە سووریە ترکە هاتە شام کەوتە ئەو جیهانەوە تا 57 و تا هاتنی مام جەلال لە شامەوە کە هاتەوە ما بووینەوە لە شام ساڵی دەستپێکەکەی لە شام و ئاگوتم و کۆتایی 56 مانگی تشرینی یەکەم چوومەوە شام تا پاش شۆڕشی 14 تەمووز ئەو مایەوەیە زۆربەی پێکەوە بووین بۆ لە ساڵ زیاتر لە یەک ژوورا بووین لە دوو خان و پێکەوە ماوەیەکیش کە جیا بووینشکە و سەفەری کرد یەک دوو سەفەری لەو بەینا کەسا بازەکەم ڕەنگە هەر بەهۆی ئەوە کە ئەو سەفەریە کردووی تر ژووریش کرد و کەسبەی ئێمە جیا بووینەوە کە جار بەڵام کە جیاش بووین هەموو ڕۆژ یەکتریمان ئەبینی چاخانەیەکە بوو لەوێ دانیشتین شاخانەیە بوو لە ئێزیان پێوە عێراقی و کوردی ئاوارە و لەوێ دانیشتین پێکەوە ئەهات بازە ڕۆژ تاوڵەشیەکرد نەردیە کرد لەگەڵ هەندێک برادەری کورد و عێراقیە لەوێ هەر یەکتریمانە بینی
سەرانی ماڵی بڵێن ڕۆشنخان زۆر ڕۆژ پێکەوە چوین ماڵی قەدری بەگ لەو شتانە هەمووی تیا بوو پێکەوە و ناسیاوانمان یەک بوون بەس لە ڕووی سیاسیەوە ئەو دەمی کە من لەوێ دیم لە سووریە هەڵبەتە خۆی هەر بە مارکسیسمانی بەڵام زۆر لەگەڵ هێڵ و خەتەکەی خوڕشۆفان نەبوو بە تایبەتی بەرەو پێشچوونی ناسەرمایەداری هەر زۆری نییە کرد دانیشتین ئەمان جوڵان کە قسە بکەوی من قسە وەختە ئەین دۆگمایەکی هین وەکو کۆمۆنیستی و من جەنابێ من لە چاخانە و لە شوێن هێرش نابە مەسەر شوورەوی بەڵام کاغای خوڕشۆفم دی پێی ئەڵێمە بەغەڵەتە چۆن بەبێت بە ڕێی ناسەرمایەداریە هەڵە بۆ سۆشیال ئەڕوە نەکانی ئەوە بوو بەڵام لەگەڵ ئەوەشا خوێندنەوە لەو ماڵا نابووین لەو ژوورا نابووین بەو حاڵە بەو نەبوونیە بەڵام زۆری وەختی بە خوێندنەوە بەرەسەر بەڕاستی بژە بخوێنەوە بەڵام ڕەنگە بڵێم کەمتر لەو زۆر جار من گاڵتەم لەگەڵکەم و من قوتابی دانشکەم و تۆ خەریکی سعیکردنی شەو ڕۆژ دەرحەڵە ساو دەستی کردەوە بە ئیش بخوێندنەوە دووسێ هینی هەبوو دەمە کتێب هیچ کە دەستی کەوتایە و کتێبە مارکسیانەی کە بە عەرەبی هەبوون و ئێمە لە عێراق نەماندی بوون دەستی دەکەوت بەردەست لەوێ وەختە ئازاد بوو ئەو دەمی ئێمە لەوێ بوون دیموکراتێتێکی ئازاد هەبوو کۆمۆنیست لە پەرلەمانە بوون بەرەیەکی نیشتمانی هەبوو ئەو وەختە بەرامبەر بە ئەمریکا بووانە بەڵام تەنیا بۆ کورد هێشتا هەر زۆر شت قەدەغە بوو ڕێی کورد نەهارە ئەوان ئەو خوێندنەوانە ئەوە دووەمین خەریکی زمان بوو زیاتر ئەو خۆی حتمیە زانیت تەمی کوردی و فارسی و ئازەرێکەشی ئەزانی بۆ خۆیان نەیانوودە و برادەرانی کوردی بڵێن ڕۆژ هەڵات کە حەسەن تو ڕێنجارێک من لە کۆڕێکا پێم بوو دم کە حەسەن لەسەر باکوور و باشوورە لەسەگە من شەڕەکە حیزبەکەی خۆشی هێشتا داوای خود مختاری لە کۆڕە ناو خەڵقا ئەو کوردی ڕۆژان ناکە کە ئازەرەکەی مامۆستا زەبیحی لە هەمویان بەهێزترە ڕەنگە سەبەبێکیش هەبێ بۆ ئەوە سەبەکەی ئەو خوێندبووی مامۆستا هەژار ئەوەی نەخوێنەوە حتا لە فەقێتیە کافی و شافیەوەی کێمە لە فەقەیەشە نەگەشت بۆ پلەی مستعیدیش هێ من زیاتری خوێنمەوە بەڵام ئەم لە قوتابخانە اینی تەواو کردبوو سانەوی تەواو کردبوو مەدەی تەواو کردبوو تاوی کردبوو لەبەرەوە ئازەرێکەشی چاتر بوو لە تەورێز ژیا بوو ئەشی خوێنەوە جا فارسی و کوردی و ئازەرەکەی هەبوو بەهۆی ئەو سەردەمەی جمهوریەتەوە شتێ ڕووسی فێر بوو بوومەمە ئەو سەردەمە خەریک بوو ڕووسیەکە دروستکاتەوە لای خۆی کە من نازم چەنی ڕووسیا زای من ئەوختە نەمەزانی بەڵام لە پڕ ڕۆژە هاتەوە زۆری لاخۆش بوو کتێبێکی جوغرافیەی دەستکەوت بوو جوغرافیای عێراق بە ڕووسی کتێبە بۆ من چاکە هەمویان چی بۆ تۆ چاک جوغرافیە و هی عێراق و هینەوتی لە تۆ نازانی فەرهەنگێکی فارسی ڕووسی فارسی هەبوو کوردی فارسیەکی شاتە بۆەوەی فاریزۆف ئەمانە سێ عەزیز بۆی ناردبوو سێ عەزیز شەمزینی ئیتیساڵێکی کۆمەڵ کتێبی بۆ ناردبوو دانیش بەدیار ئەو کتێبەوە چونکە مادەکەی ئەزانی ئەوەی کە لەو دەرسانی تەرجمەم ڕەنگە فێنە سوودم لەوایانە لێبینی تۆ بێ دوو زمانەکە بزانی ئەو زمانی لێەوەی وەرەگری ئەبێ باش زۆر شەنێ زۆر باش بەزەوەی کە بۆی وەرەگری بتوانی شێوە و سو و نووسینشە بێ بەڵام کە شارەزای مادەکەبی هەڵیتیان ناکەی جا ئەو جوغرافی عێراق ئازانی عێراق چواردە لیوایە و ئەو قەزایە و لە عێراقا ژیاوە هەمووی بەپێی هین تەرجمە کرد ئەنجا کاغەزی گرو بە سۆ قەواعیدەکەی نووسی کتێبی قەواعیدی لا لەم قاعیدەی ڕووسی توی قاعیدەکان ئەمەتە خۆی بۆ خۆی قەواعیدەکەی بۆ دانا چونکە ئازانی جوملەکە کۆتاییەکەی بە چییە معناوی لێرە فاعیلە لێرە مەفعولە لێرە ئەوانەیە کار کتێب لێ بۆ داری خۆی لێ بوومەوە جواب چایەک لێ نەچ چایەکمان خواردەوە بۆ منیشتر باشە ڕۆژیەوە نەختی قساکەین گاڵتاکەین هەر لێ بۆ ئاوای کرد هەمووی دڕان فڕێ یاوتێتمەوە یانی چی فێر بە دەفتەری کەی هێنا
کتێب جارش تەرجمەیەکەمەوە جاری دووەم نازم چی لێ هاتوو کتێبە مایەی بوو جاری دووەم زانی ئەم جارە توانای چەندە بەسەر تەرجمەکە جاوە ئەو زۆقە لەگەڵ زمانە ڕووسێکە تەوانتە نازانم چەنگی لێ ئەزانی چەنگی فێر بوو پێی شۆجارێکی شەبوو چوینە سەفارەتی شوورەوەی لەوێ شتێک بە ڕووسی قسەی کردوای کردی بە فەڕەنسی لێکرانە فەڕەنسەوەکە لە جی مکرانی خەم فەڕەنسیەکە ئەوەش حکایەت فەڕەنسی فەڕەنسیەکە گی و مکرانی دەرسی پیاوتن دەرسی پێوتن تاقمەیە لاو لەوێ وەختەکەی بوو چۆتەوە مەهابە دەزان مامۆسایی و ماوەی چۆتەوە ئەوێ جاوتی ئەو کە مامۆسایی و زانی من کە زانی وا من فێرە بم ئەزانێ من بەڕاست فێرە من دەری کردم دەری کردم دوای من وتی ئاخری لەگەڵ لە هەمومان تووڕە بوو تەنیا کاک سوڵتان مابەوە سوڵتانی ئۆتەمیشی تی سوڵتان مابەوە ڕۆژێک گوتم مار ئەو دەرنەکە ئەخوا با شتێکی پێ بکەین وتی وڵا سوڵتان گەیشتوتە کوێ لە فەڕەنسیەکە کتێبی فەڕەنسی بوو دی لاپەڕە بڵێن ئەوەنگە لاپەڕەوەتی منش هاتم بە خەتێکی گەورە لەو لاپەڕێ نووسیم کەپوو گیوەکە نقطەیەکم بۆ کرد کەپوو مامۆسای گیوتی تۆزە گەورە بوو هین بوو وڵا هەرتێ دەفتەرەکە کردیەوە تاوان کەپوو نووسا سوڵتانی ئەو بەرشە خەستە ئەو وتی ئەو بەلیاریشەوە دەرکرا بەڵام بنینەکەی فەڕەنسیەکە ئەو فێری کردبوو خۆشی زەوقی هەبوو لەگەڵی ئەڕۆیە خوێنەوە گوێیە گرت یعنی ئەو کە ئەو زمانە کە ناشی زانی وای معاملەکە کە زۆر باشی بزانێ عەرەبێکە لە بەغا شتێ فێر بوو بوو کەوتە خوێندنەوە بەڵام کۆمەڵە شتی هەبوو تەرجمە من پیاچوومەوە بووی بەسێمەوە کوردی عێراقی پاش من بەکەلۆرەسەکەشم عەرەبیە لێشە لیسان مزگەوتیشم خوێنەوە عەرەبی چۆن دەزانی ماکس وڵا عەرەبی بۆ خوێندنەوە لە ساست قسەکردن تاوا بوو یعنی قسەکردنەوە کۆم و کوردێک کە عەرەبی بزانێ دیارە هەموو فۆنەتی کەڕێنێ پێمانەوە دیار بێ بەڵام بۆ نووسین ئەی نووسی غەڵەتی تیا هەبوو حتا ئێمە شتی کەمان پێکەوە تەرجمە کردی شەتناڵ فۆنتان مەسەلەکە وەختە باری گوزەران و ژیانەکە ئەواوتی بۆ بازە هەندشت تەرجمە نەکەی لە فارسیەوە لە هینەوە ئەو ئەی کرد و منیش عەرەبێکە چاکی کەم شتێک کە بزانین لەوێ ئەفرۆشتی و پارەکە و چاپێ بۆمان چاپکەن دیوانێکی لاهوتی دەستکەوت و خاتە بوو ئەمە قاسمی لاهوتی تاجیکستان ئەو دیوانە کۆمەڵێکی بە تایبەتی هینێکی هەیە بڵین لیبەرتۆ تۆی بۆ شانۆ بۆ ئۆپێراهی نەورۆزی هەیە ئەوە قاسمی لاهوتی ئەوەی کرد بە عەرەبی منش عەرەبەکەم چا کرد فارسێکەش منەوە وەختە ئێستا باشترم هاتبی ئەو وەختە سینێکمە کرد سینمە کردەوە کردمان بە عەرەبی وامان بە هینێک دەستگایەکی نەشر بەڵام بڵاو نەکرایەوە تە نازانم نوسخەی لای خۆی مابێ بەداخەوە منە وەختە ئەوەنگە این قایمگر نەبوومە ینا تەرجمەمان کرد تەنانەت منەوەم بیرە مامۆستا گۆران هینێکی هەیە لەسەر هەر لەسەر نەورۆز سەر نەورۆز پێشە شتی هەیە کەن لیبەرتۆیەکە فەسڵێکی داناوەڵێ گەر ئاوازی بۆ دانێن ئەویکی تەواوەکەم کە وتم شتێکی چاکی کردووە لە مۆسکۆ وتیەوەی من نییەوەی ئەمە قاسمی لاهوتیە من تەرجمەت مامۆستا تەرجمە نییە چۆن وتم کو ئەو لاهوتی کەی وتوتی بۆ کچە کورد ژینی دیلی ژین نییە بە دەبێ دیل هەیوێنێت شیرین نییە ئەوتی خۆ کاکە پیاو بێ و دەستکارێکی واشی بکە یعنی خۆی نەیوتا کەس بۆێت و تێ باش تۆری کۆ ئاوا بەوردی ئاگاری لاهوتیت کە پێم تەرجمەوان کردو وەختی خۆی بە هۆیەوە ئەزانم کە ئەمە ئەوە نییە کرمایل و یەلمانیەکان یەکە شخصیەتەکان بەڵام گۆرانی گۆرانەوە جا ئەوەش خەریکەوە من ئیش هین بوو عەرەبەکەشی بەو حاڵە بەڵام بەردەوام بووتە اینجا ئەو هەستی زمانەوانیەش بەهۆی ئەم چەند زمانەوە ئینگلیزیشی زانی بەڵێ ئینگلیزیشی زانی ئینگلیزیش قسەیە کردین یەکنجا نازانم من نەمەزانی کە ئینگلیزی دیارە بێ لە قوتابخانە لەوێ ئینگلیزی خوێنرا بێ ئەو ماوەیەش کە لەو کابرای بڕین عەبدوڵڵا و ئەمباسیوانە بۆ لەگەڵ خەڵقی ئینگلیزی زانەوانە تێکەڵی هەبووە بە ئینگلیزیش قسەیە کرد ئەمە هەستی زمانەوانی لا دروست کردبوو زاراوەکانی کوردی هەمووی دەزانێ بەڵێ زارە کوردی چکە لەوێ و لەولاو هاتی جا لەگەڵ هەژارە هەر بە پێ ئەکا ڕۆژتین سەعات دو سەعات پێ ڕۆشتین ناوی گەڕێکێ ناوی فڵان ئەمە لە چیەوە هاتەوە ئەوە لە چیەوە هاتەوە دابدان چەند قوتابی بڵین بەشی عەرەبی بوو بەس ئەو هەستە زمانەوانیە بەو نەوعین نەبووە جوڵان لای من گەرچێ
بەتەمەن لە من گەورەتر بوون دیارە بەڵام ئایا جوڵان بەس ئەم ئەوانەشی ئەزانی هەژار زیرەکیەکی تیابوو بۆ ساختنەوە و کوردی و فارسی و عەرەبیەکە بوو ئەوانەکەی نازانی ئەم ئەچۆ سەر زمانەکانی تریش ئەچۆشی پرسی بە زمانی ترشی پێڵێن بە فڵان زمان بە یۆنانی بەمان ئەمانەی لێ نەکرد هەتا وەکو گاڵتە زۆر و شێ عەرەبی کە هاتە پێشەوە ئەی هێنا ئەی برد فڵانێ کرد چییە کرد تەوەی جۆناب ئەوشم لێ سەنگنەوە دەکرەوە بە شتێکی گەیتر لە زمانێکیکە ئەو ماوەی خەریکی ئەوانە بوو وەک کوردایەتێکی عام بوو کوردایەتێکی گشتی و بەرەو مەسەلەی کورد و وەزعەکەی ئەوێ بوو ئەزم کرێ و شەخسیەتە کوردانە ئومەیەکە بوو کورد و ئەوان بەلای تورکیا و ئەمان لێرە بڵێن باسی ئێران کردن ئەندامانی لە حیزبی دموکراتی سووریادا جارزەکەەوە بیان چاوت لەم تا 57 ئاوا بوو مەسەلە بە کوردایەتێکی عامی دەزابووە لەگەڵ کۆمۆنیستا تۆزێک ناکۆک بوو وەک باسم کردوکتی بە ڕەدوون عادەت کۆزمۆپۆلیتیە ئەو لەگەڵ داریش لەگەڵ مامۆستاژگەر خوێنە مامۆستاژگەر خوێنەوەتە سەر بە کۆمۆنیستی سووری لە مەسەلەیە مامۆستاژگەر خوێنیش پیاوێکی فەقیه بوو یعنی لەپڕ ئەمڕۆ ڕێیەکی سبەینە ئەیگۆڕی کە خالی بەگداشێکی شتی کێوت و ئەمان ژوقیان هەڵەسان قسەیەکە کەزدی کوردایەتی ئەم وردە قسانی هەموو کۆ کردەوە بەڕەد لەسەر کۆمۆنیست شوێیەکان جا ئەوە بن حسابێکشم لەگەڵا کراوەکو حیزب لەوێ وتومە هادووتی من چی لێ بکەم ئەمە من بەباشی نەمدی بوو کتێبەکە عەرەبەکەی ئەوەی ڕۆژن خامووی چا کردووە ئەوە هی من نییەکە من تۆمەتەم لەسەر کە من بۆم چا کردو چۆن زدی حیزبە کۆمۆنیستەکان و سنینە ڕۆژ خامووی چاکرۆ بەزوتی وتم بۆ کاکە تۆ ئەگەر تۆ خزمەتی کۆمۆنیستی بکەی پێشکەشکە بە حیزبە کۆمۆنیستەکانی ئەم وڵاتانە چی بۆم بنووسە لاپەڕێکم بۆ نووسی بۆ حیزب شوێی عێراق پێشکەش پێشکەش پێش بەین نمونەکە زیاتر عێراقە کە هەڵوێستی حیزبی شوێی عێراق جیابووە لەگەڵ حیزبەکانی تری کۆمۆنیستی و ناوە پێشکەشەکە بۆ ئەوانە بەڵام ناوەکە زۆری شتایە ئیتر لە سووریا کرا بە هەرا و بەتایبەتی فەقەرهینێکی تیا بوو ئەڵێ دەوڵەتە عەرەبیەکان کە دوانیان وڵاتی کوردیان داگیر کردووە ئەمە لە ڕووی قانونەوە لە سووریا هینی هەیە جەزای هەیە بەوە هین بوو بوون خەریب مشکلەی گەورەی بۆ برێنەوە دوایی هەژار و عەلی فەتاحزەیی بە منیشیان پێکەوتوین کاک جەمال لەوێ جەمال حەیدەری جەمال حەیدەری چوە لای شوێیەکانی سووری و پێتمە مەسەلەیە ناهێنێ ئەو وەختەش دەستگای سوپا و ئەوانە شوێیەکان دەوریان هەبوو ئیشەکان بۆ داخست ئینا خەریب و زۆر گەورە کرێ کتێبە یان نامیلکێ نابێتکەیەکی کتێب چێ کتێب 50-60 پڕەیە عەرەبی بە کوردی نییە ڕەد عەلی کۆزمۆپۆلیتیە محمود حەسەن شنۆیی بەو نێوە بۆ نانووسێتی بنیوی شنۆیی محمود حەسەن شنۆیی شنۆیی بەڵێ جا ئەو ماوەی خەریکی ئەوانە بوو لە پڕ 57 مەهرەجانە فستیڤاڵی لاوان و قوتابیان هەبوو لە مۆسکۆ بڵێت کۆمەڵی کورد لە عێراقەوە هاتبوون بە کۆمۆنیست و بە پارتیەوە جاوە با بڵێن دوو هێنا دوو لەقە یەکیان ئەوان لیژنەیەکی مەهرەجان لە بەغا دروستکراوە بەنهێنی لوژنەکە 20 کارتیانیا بوو بە پارتی 20 یا 25 جانەوە و پارتی لە ناو ئەندامانی ئەندامی فەرەکان پارتی ئەوانە بنێرێ حەقی خۆیەتی ئەوانیش بەنسبەت عێراقەوە زۆر کە زۆر پەساپۆرتی نهێنی هاتبوو بە هیتر هاتبوو کە بچن بۆ مۆسکۆ و پێ شام ڕادەبوو هەر کەس ئەو کارتی پێ بووە لیژنەیەکی مەهرەجان هەبوو لە شام ئەی برد ئەی ئەو تاوە کارتەکەی من ئەیای دەستیان ئەوە بە ئەندامی نەکەوتر مینانەکە و کارتەکە و کینی نهێنیش بوو مام جا لەگەڵ خۆیان کۆمەڵی خەڵق هاتبوون بەڵێ شاتوو بەڵام دیارە 25ەکە تەکبیر نەکرابوو بێ پەساپۆرتیان نەبێ پەساپۆرتی ڕەنگە عەلەنی زەحمەت بێ زیاترەوانەی پەساپۆرتی ساختەکەن بەس خۆی تر نازەم ئەوە بێ یا هەر لە بنەڕەتە وتی من هینێکم هێناوە 4 کارتم لەوانەی خۆمان هێناوە بۆ مامۆستا زەبیحی مامۆستا هەژار سینەمی کچی ڕۆژخانی بەدرخانیان بۆ من ئەندامی حیزبی شوێیی بووم بەڵام بەڵۆشا بۆ 2 ساتی مام جەلال و دومین پاشا تا ئەو کاتە ڕایان سپارد و هەنێ ئیشیان بۆ کەم پارتی
پەیوەندی بە دەروان بە ئەوروپایانەوە بەسعی بۆم کردن چونکە شخصی جەمال حەیدەری زۆری پێخۆش بوو ڕازی بوو کە ئەو کارە بەوان بکەم مامزرا ئەو دەم چ بوو وەکو ئیش ئەو دەمە مرکزی سیاسی پارتی بوو مامۆستا برایم سکرتێر نه هێشتا کار نەمامزە هەمزە حەمزە بوو ئەشکە بووبوونەوە بە یەک بەڵێ حزبەکە سێ تاقم بوون کاکەمزە بوو سکرتێر مامزراریش دەوری بەڵێ بەردەور بنەڕەتی هین بوو کە هات من نینەکەی خۆم بەرتەمان کە چووم ئەو برادەرەی شەهید بوو دوای محەممەد ساڵح عەبەل ئەندامی مەکتەبی سیاسی حزبی شیوعی بوو جۆرێکی سێ جوابێ خۆمانێ خۆمانە نێری بەڵێ من بریارمان ناوانەی ناوەیە ناوانە بنێن جاوانێک کە لێرە لە سووریا مش مشکلێکی پەساپۆرتشتم هەبوو یانیان ناکرا وتی ناخوامانە دیار وتر ئەمان لەگەڵەوەشە هەوڵێکیانە سەفارەتی لە ڕێی دکتۆر خاسملو لۆ هەوڵێکی بووان سەفارەتی چیکی هین یابوونیان ویزەی یابوونیە و کە لێو ڕەوانیانکە مامۆستا زەویحی و هەژار و سینەم خات لەگەڵ شانامە چوین تا بێروت لەوێ لە تاریخانی بێرێتەوە بەڕێیان بکەین ئەو بوو شوێعەکانی سووری فەرقیان کردبوو هینیا کردبوو شەکە تا ئێستا وەک ئیسپات من ناتوان بەڵام حتمیان پێیان ناخۆش بوو ژنێکی بارەجان نەبوو دیارە ئەوان خەبەرێکیان ناو بە سەفارەتی چیکی ئەشکە ئێوارە تەلەفۆنێکیان کرد تەلەفۆنیمان ڕۆشنخان تیان ئەو سێ کەسە هینیان وەرزۆ بێن ڤیزەکانیان نوقسانی تایە کاغەزێکی تایە نەمان ناونەتێ جاوە ڕاز بێ ڕاز نەبێت چی بێت ئەمان تیان نەخێت ئەڕۆین تازە لەوانەیە پشن بیستێنەوە ڕۆیشتن کە ڕۆیشتن کە چوو بوونە حدودی چیک لە ئەڵمانیەوە هینەکە بۆ ئەڵمانیا چوو تایە لە هینەوە لە مامزرا نەخێت مامزرا بە جیا بە پاپەڕ ڕۆیشتنەوە مامۆستا زەبیحی و هەژار و سینەم قاوسچی ڕۆشنخانی بەدەرخان کچی ژرات بەک ڕۆژ ئێمە چوین لە بێروتەوە ڕەوانمان کردن لەوە ڕەوانمان کردن و ڕۆشن بخوایان کە چوون دیارە لەسەر سنووری گێڕابیانەوە سنووری چیک بە ئۆتۆمبیلیا بە قتارچی بوون ئەڵمانیەوە بۆ چیک گێڕابیانەوە هەرچەند هاتنەوە ئەڵمانیا و لە ئەڵمانیاوە خەبەریان نارد بۆ شام و پارەیان بگەێننەوە فڵان بکەن و چی بکەن وانە بە حاڵێکی ناخۆش گەڕانەوە نەچوون بەڵێ نەچوون کە نەچوین هاتنەوە چ مامۆستا هەژار چ ئەوە بەرامبەر بە شیوعی و کۆمۆنیست زۆر شێکی شکان دڵی شکانە هەژار کەوتە و شعرانێک کە زیندی کۆمۆنیستی ویانە بەڵام ئەم نەکەوتەوە بەڵام حتمی ئێستا پێ ویدیە بکاتەوە وەختە ڕەنگ ئێمە هەر بەو دۆگماتیەوە حیزب و حەقی و حەقیچەوە مالەجانێکە بە هەزارها دەدان هەزار خەڵقە چییە باوەش پشەوە چێنە تەمەن ئەمان ئامانجەکان ئیلاوانەوە نەبووین ئەمان وەزعەکەمان ناخۆش بوو لە شام هین بوو ئالیز لێ منام سفا ببینن ئەوانەی کوردی سابلاغ خیالان ناکرد کاک ڕەحیم دەستی بڕاکە دەستی زۆر ڕۆی ئەوان ببین و لەوێ بتوانن ببێنەوە لە جاتی شام لەوێ بن ئامانجەکان زیاتر ئەوە بوو و بینینیش بۆ مەسەلەی کوردایەتی ئیتر گێڕایانەوە دڵیان شکاوەدی جاوە کۆمەڵێک قسە خۆشەکانە لە دیار پێ خۆشە زۆر خۆش ئێوە سەفەرامە ئێمە چوینە تایرەخانە تەماشاکەین ناو تایرەخانی بێروت قەڵەباڵغا ساحا کەس وەستاوە ناو تایرەخانەکە ناویناوە ئێمە نابێ خەڵک بچێتە ناوە ترانزیتی دافەرمی نەخی ترانزیت نانێت ساحەی سەکارێتی ئاوەستێ پرسیمان چیە وتیانەوە عەلی خان کوڕی ئاغاخانی ئیسماعیلەکانە ئیسماعیلی یەخن قینیان لە شامە خەڕێن شاری ئیسماعیلیە قەبری ئاغاخان جولێ لە شاری سەلەمیە کە قەبری ئیسماعیل و قەبری ئاغاخانونەکانە لەوێیە ئەمە هاتوو بۆ زیارەتیان تەمکەیە هەموو ساڵێن وازان مەڵێن وا بەزە ڕێکە شنووەیەنی وەڵا ئاغاخان کێبێ ئەمە هاتوو گەڕێتەوە عەلی خان بۆ ئەوروپا نازم کۆشە بۆ تارێک لەگەڵەوە ناڕێ مامۆستا زەبیحی خوا ناردی هەژارتی بۆ وتیەوەی ساش مەلایەوە باسی ئیسماعیلی ئەزانم ئەڵێم ئێمەش لەوێ لە سابلاغ ئیسماعیلی هەین واین وا هەمووشی پێڵێمەوە کابرایە شتێکمان ناتی وتی هەوتی هەژار گاڵتەیەتی من دۆ بڵێ ئاخر لەم حەقیق قەڵقەکەەوە هەیە ئێستا تۆ بشی بڵێ من وام و ئیسماعیلی پارە داتیە و تێڵێ بێنە حەو پشتی هیچیان ناوە حەو پشتی هیچیان ناوە بێنە بێ حەو پشتەکە چی با پێوەشمان لێسەریە لەوێ مامۆستا
زەبیحی بە باسی بەشیر بشیر تووڕابوو لەگەڵ ماژەکرد وتیەوە لە تارەکە کەرتی نەروەژار باسی بەشیرەکە مەڵم بەشم خۆی فڕێباتە خوارێ لە دوای وەزعەکان ئەوگە ناخۆش بوو بەسەر جادا لە بۆن بووانزانم خاڵم بەشی مشیری خۆش دەوی زۆنیە نە ئەو وەختە ڕقیلی بووە دوای ڕێک کەوتن زۆر ڕێک بوون قاوە و چایان لە خۆیان بردبوو بۆ خەڵق ئیندیانتی عەرەبیان کۆفی هەژارتی چوە سەر جادە و هاوارێ کرد و ئەوانەی فرۆش بۆی مەسەلێکی پێ بکات بەڵام نەخۆش کەوتبوون جاری یەکەم هەژار نەخۆشەکەوێ دەرمانە دکتۆرە نییە وەزعیان باش نییە و چاوەڕێشم بریتیان بۆ بنێ بگەڕێنەوە بۆ شامبانە خەریکەوە بوون بۆیان کردن یانی کوردی شامم جا وتی نەخۆش کەوت و هەتی عیسایە ڕەحمانەوە من بمرم بچیم دیاکەینم وتی قوربان بمری تۆ جناب تۆ شاعری گەورەی کوردستانی بۆم لەو سەر شاخان نێشم لەسەر شایان نێشم پاش سێ ڕۆژ زەبیحی نەخۆشەکەوێت وتی هاتیە هەژاروا من نەخۆشم بمرم چیم لێوتی بمری وڵا فرەدەم ناوە تەرەکی خۆڵم چی لێ بکە پارەی داشتنە بە ئێتر هاتنەوە کە هاتنەوە تەمە هەژار چۆ زیرە کەوتەوە شعرانەی کە هێرشە بۆ سەر شوێتی و ئەم مامجلال تەمەن کە هاتەوە شوو بۆ مۆسکۆ شوو هاتەوە مامجلە کە هاتەوە ئیتر لەو ماوەیە من تۆزە دوورترم تەمەن لێ شکم پارتی نەبوو کەوتنە دروستکردنی پارتی وەکو پارتی نەبوو تا وەختە ئەم کۆمەڵە قەدری بەگوانە کۆمەڵێکیان هەبوو کۆمەڵێ لاو پێگەیشت بوون ئێمە هینێکمان دروست کرد یەکەتی قوتابیانی کورد لە دانشگای شام هەمومانی تیا بووین حەڤە هەژ لە کەسێکە لەوگە زیاتر نەبووین ئەو کوڕێکە لەگەڵمانە بۆ ئەو وەختە ساڵی دووەمیەوە بوو بە قوتابی دانشگا حەمید دەروێش کە ناسراوە ئێستا لە سووریەوەنە ئەو زازا و عوسمان سەبری و مامۆستا زەبیحی و تر کۆمەڵ ئەمانە پارتیان دروست کرد جا من تەفسیری هینەکە تەڵەن نازم بچکۆ بڵێم لە کۆبڕژێ بەڵام ئیتر ئەو بوو بە نوێنەر ئەو بوو بە نوێنەریان جا حتا من جاری وا تووڕەمە کردیەوە بکۆنێ بۆ واز لە منانە من پارتی من مجرد ضابط ارتباطێکم وەکو جارهەنی تۆ کە من ئیشەکانم بۆکردن ئیشی هەڵسوڕان بەڵام لەو بەینا سەفەرێکی قاهرەشی کرد چوو بە قاهرە هینێکە و کۆنگرەیەکی ئاسیا و فەریقا هەبوو کە لەوێ بە ناوی کوردەوە قوبوڵ کرێ بەڵام کەش و قوبولیان نەکرد بە ناوی کوردەوە هەتا بە میوانی ئەم تەها محلی معروفە و کە ئێستا جێگەری سەرۆکی جمهوریەتە وەختە سەر بە پارتی نۆژ سەر بە زیاتر لەگەڵ کاک برایم و مامجانەرەوانە پەیوەندی هەبوو ئەمیش میوانی ئەو لە قاهرە هەوڵێکی زۆریان بووە کە بێ بەندامی کۆنگرەکە نەیان کردیانی ئەو سەفەرشی لێەوە کردیانی ئەوە کۆنگرەی لە قاهرە ناوی کۆنگرەکە کۆنگرەی میلەتانی ئاسیا و ئەفریقا چوو بەڵام لەوێ شتی بردبوو لەسەر کورشت هەبوو لە سووری دایمەوە شتانیان حازرە کرد هەموو یەکیان لایەکیان پێشوی پارتیش بێ بۆخوا ناگرێت لەوانە ئێستا من ئێستا توانم پیاو یعنی هەستی پێەکەی ڕۆشنخانەوانە زۆر گورج و گۆڵتر بوو لە خەڵکی تر شتێک لە عێراقەوە شێ لە ملاوە چاپێکردن گیا لە بێروت لەوێ شەخسیەتی ئاسووری هەبوو دۆستی کورد بوو یوسف مەلەک لەگەڵەوانە دۆست بوو ئەو وەختە ئێمە بە جۆری کە تەماشاوانە کرد ناڵم زەبیحی و هەژاروان بە جۆرێکی زۆر بڵین مثبەت و چاک تەماشا ڕۆشنخانەیانە کرد ئێمە مناڵم لە ڕووی شەخسیەوە فعلەن زانێکی بە احترام بۆ خزمەتی ئەمانی کردووە بەس ڕووی سیاسی ئێمە بە جۆری کە چەک بە جۆری کە تەماشایەوەمانە کرد بەڵام ئێستا هەستەکەی کە کارێکی زۆری کرد جا ئەمانە تۆ دایمە بشێمان لە ڕۆشنخان شتی کۆ کردەوە کتێب نامێکە بەیاننامە لەسەر کا وایە ئەی کردینیە کرد بەو نەبوونیەی خۆی ئەوانەیە کرد ئەوزار کامشوو کۆمەڵشتی پێبوو بۆ قایرە بەسەر ئەو پارتی سووریا ئەوانەی کە ئێستا ماون عوسمان سەبری ماوەنی لا عوسمان سەبری پێران بوو کێ ماوە میان بتوانێت مەسەلەن حەمید دەروێش حەمید لە سووریا لە سووریا ئێستا و سکرتێری حیزبێکە حیزبیان ئەوە زۆرە ئەوان ناوەکان لەبەر ناکرێت ئەگەر عێراق دوان وساوان 14 ئەدی ئەو برادێک ئێستا سەرۆکی پارلەمانی دەرەوەی ناویسیە ئەسمە شەریف لە لۆزان بۆ وەختە بەڵام دوور نەبوو لێیانەوە چکە نوورەدین زازای تیا بوو کە نوورەدین زۆر ڕەفیقی ئەسمە شەریف بوو
سەردەمێکی زۆر لە سویسرا پێکەوە بوون بەس حەمید دەروێش سکرێری حیزبێکە ئەوەندانی پەرلەمانیش بوو نێو حیزبەیە کە لە یەکێتیەوە نووسینکە بە کوردی ئەو ئاگاری و ماوەیە ینی ئاگارە ڕەنگە ئەو زۆر تەفسیلی لابێ و شخصی مام جەلالیش لایەتی چونکە ئەو خۆی شتەکەی دروستکرد بوو کە بوو بە حیزب و پارتی بەید بوو ئەمە تەمەن ماوەی سووریە یەگەرشتی ترم بێتەوە خەیاڵ لەو ماوەیە و لە پەیوەندیش نەبڕابوو هەوری لەگەڵ مۆسکۆ و نامەناردنەوەوانە و هەورێکی یا دەولانی سووریای چەند چێشە لە ساڵی 52 چونە نەخێ و 55 چون بەڵێ ئەو من 56 شوم بە 55 لێەوە بوو بەڵێ کە ناردیانەوە بۆ ئێران و هاتبەوە یەکسەر هاتو بۆ سووریا 55 بوو ماوەیەکی کەم لە جززیرە بۆ ئێژ و کۆژان لە تورمەسپی دوای هاتە جززیرە ئێستای کوردستانی تورکیا نە کوردستانی تورکیا سووریا سووریا جززیرە هەر سێلایە بەشێکی ئەکەوێتە تورکیا و بەشێکی ئەکەوێتە سووریا و توێ عێراق شوێنی دابەشکردنەکەیە کە من دابەژەوە لە جززیرە سەر عەرز لەو خاکە دەشتانیە دابشکردنەکە بینی بینی قامیشلی و نسیبین ئاوێکە چەقچەق ئێمە شەخچەقێکمان لای تێژ سەرشنارەوە لە سلێمانی هەر بەخاوە بە پێلێ پەڕیتەوە ئەوەیە هەر ئەوە بینی سنوورەکە یعنی شتێک نییە جاو بینێک لەوێ بوو دوای هاتە شام لە شامیژی تر ماوەیەک بە ئیش و کار من ماوەکی نییە کرد لە خەستەخانە نەخۆشخانە بوو بە هین شەو ئەمبۆڵانس ناچێت نەخۆش بێنە هەڵگرتنی ئەو بینانەوە پێمانەوە خەڵق خینی هەیە خەبەری بنێن بۆ عبڵاشێ بۆ فڵان فیان ژیان کوردی سووریا بەس تا ئیش و شی دەستکەوتای ناکرد ئەو ماوەلەوە بووە جامن لەگەڵشەوە کەرەسەی گاڵتە و تووڕا بوو بە بازە گاڵتە واژار دروست نەبوو هەی وەڵا باشەوە دەستکەوتووە ئەچووە هەندێک دێهاتە بووی دەوری شام گۆشتی حشتری هێنا کە چوو لە خۆشیان هێنا ماوەیەکی کە لە گەڕێکی کوردان ئەمە بینایەکیان دروست دەکرد وەکو با بڵێن حرس شەو لەینەکە لەوێ شوێنێکی ماوەک لە وتێ لە حسابات شتێ کرد بەڵام ماوەی دوایی ئیشی ناکرد کە کەوتە ئیشی پارتیەوە وە سەفەرێکی لای خۆشمانی کردەوە تاکوهاتی و تا مووسڵ هاتبوو وازدان چونکە چاپخانەیەکە بوو چاپخانەی کەرەم کۆنجلات بەگۆوان شتیانە چاپ کردووە باسی و دوو کتێبەی جوانە بەزم کردو لەو مەقالە لەوێ چاپکرا ئەویش هەر بە ڕێنمایی کاک زەمی جەمالی بەدۆ لە کتێبەی لەوێ چاپ کرد پاشان هەژار بەیتی سەرەمەڕوانەی مەڵ چاپ کرد لەو چاپخانەیە جگەر خوێنەوەوان چاپخانەکەی مە ڕۆژێک چوین هەیەکێ بوو چاپخانەیەکی پشکۆلە لە شام هەر چاپخانەکە مەکینەیەکی پشکۆلەی نەبوو ماوەتەوە کاکزۆڵایمە بۆ ئیشین دەسا نهێنی کەڵا خۆڕازەکەی بۆی ناکە من چوو بە برادرێن شوێی وت بە 100 دیناریە وەختە فرۆشکەینە جوان نایە کە کورداوان چاپخانەی تریان هەمووی نهێن لە عێراق و من ئاگانیم چۆنیە هێن و چۆی ناهێن یان نەکرد دوای دەرکەوە کڕی بووی بۆ پارتی و گاینی و شێوە مووسڵ ئەیتر هاتەوە ئەم لە مووسڵ چاپخانەکەی گیرە چاوی گیراوە کەسی پێوە نەگیرە ئەو برادێکمان بوو دوایی بوومە شوێی محەممەدی فەتحوڵڵاه ئەو تەسلیمی ئەوی کردبوو ئەو بەرپرسیان بوو بەس خۆشی نەگیرا چاپخانەکەی گیرا جا سەفەرێکی ئاواشی کردەوە بۆ ئەوێ ئەو ماوەی تر زیاتر بەشی پەیوەندی ئەو ماوەی لەگەڵ پارتی حەمزە عەبدوڵڵاوە ئەو لە سووریا بۆ ڕادەی نزیک نانا ڕادەی نزیکی چییە ئەو وەختە ئەگەر بەڕەسمیش فەرع نەبوو بێ پارتێکی سووریا بەڕەسمی نازان فەرعی پارتی عێراقوێ بەڵام لە فعلیە فەرعی پارتی عێراق بوو ئەمری لەوێ وەرە نوشتی لێوە وەرەگرت جا خۆش ئەمەیە ئەو مامۆسامزەی خۆش ناویست کاکەمزە ژیانەوەی خۆش ناویست بەس کاکەمزە خوان ناگرێ تا ئێستا لەو ئینسانە دەمی پاکە تۆهمەتی من ئەم جوڵان لەو دوایە لە بەغاکە لەگەڵێنشا قسەیەکی خراپ بکانەوە دەڵێ گەڕێزەبیحی بێ قەزابی تۆ ئاواشەیەکی وان نەبێ قسەیەکی خراپ بکە ئەمیش خۆ لەبێشوی نەبوو لەگەڵ کاکەمزە دانوێ بێکەوە ناقوڵات حیزبەکەی وان سێ لایەن بوو یەکیان گرت بۆ بە بیسوان کاکەمزە بۆ بە سکرتێر ئەوم پێم بەش کاکەمزەی نەخێرە سکرتێر نیە هەر ئەندامێکی عاتیە جەمام جرا بە منی چیم بۆ ڕوشێنی من ئیشم بەمەیە کچ تۆ پێ ئەمزە سکرتێر بار وابزانێ
بارەوە بزانێت کە ئەو سکرتێر نییە دەم گوێی نایە مەسلەی کوردایەتێکەوە وا قوڵ بوو لە لایەکەی گوێ نهاتەوانە تر وەک هینێک مەسئولێک جانە سفەتی چیان نابووی لە ناو پارتێکە ئەگاری و تەفسیری ناوەیان نیم بەڵام دیسانەوە هینێک بوو کۆڵەکەیەکی شەکە بووە لەگەڵ دکتۆر نورەدینا بەینی چاک بوو لەگەڵ حەمیدا بەینی چاک بوو بەڵام لەگەڵ عوسمان سەبری شاوەڵگە بەینیان ئەو بەینیان نەبوو بەیان نەبوو تا ئەوە بڵێن ئەگەر پرسیارێتە لەبێ ئەو ماوەیە تا چوینەوە عێراق پێکەوت چوینەوە لە سووریاوە بەڵێ ساڵی 1950 شۆڕش بوو شۆڕشەکە بوو ئێمە با بڵێن ئێمەی کۆمۆنیست و عێراقی و با محسابی ئەزان شێکی گەورە بوو لامان بەڵێ ئیشەکە گەورە بوو لامان جاو من لە شوێنەکان نووسیومە بەڵام نەبوو ناوی ئەو بێنم لە دوایە نا لە بەقا شتێکم بیرە پێش شۆڕش بە هەفتەیەک پێش شۆڕشی تەمووز هەر ئەو ماوەیە بۆ ئەوگە بوو تەڵگازم کردی شتم لەبەردە سایە بەڵگەت مێژوەکەم بۆ هینەکردی بەڵام پێش شۆڕشی تەمووز بە ماوە هەفتە ڕۆژ بەوانە حاجی وەختە لە شامەوە هاتن ئەم زفەی غەربی هینە بەدەست ئەردنەوە بوو خەلیل ڕەحمان و بێبەوانە حاجیە چوون بۆ مەکەوە چوون زیارەتی قودس و هینیانەکەن ئەردەوە بە شام زیارەتی قودس و خەلیل ڕەحمانەوانە پێویست بوو لای حاجیان ئێمەش خەڵک نەئاهات ناڕۆی حاجی سلێمانی کە هاتن بۆی وەکو ئێمانان زۆر خۆشی بوو کاک زەبیحیش هەر وەکو سلێمانی حسابێکا خۆ دوشکە عومرێکی بردبووە سەر لە سلێمانی و لەگەڵ شێڵەنجی فۆلەکەوانە زۆری خەڵکی سلێمانیە ناسی هەندی حاجیمانەدی لامان خۆش بووین بوو ڕۆژێکەوە پاسی حاجەکان وەستا بوو هاتم چوارە دیسا شێ لە بەرا فڵان لە بەرا شکڵەکەەوە نیە خەڵکیۆن سلێمانی وڵای خەڵک سلێمانی قسەیان کرد ساڵاخی دەرچوو خەڵکی مەهاباد بوون مەهابادی ئەمانە هاتنەوە وەختە لە عێراقیان دەرەکرد بە پارە پەساپۆرتیان بۆ دەرەکردن بە عێراقیەش و وەحەج بەناوی عێراق بەڵێ کە کەوتمە باسی سابڵاخۆ و قازم محەممەد زۆریان پێخۆش بوو ئێمە خۆشان لە هیچ ناکرسی ئەوان وڵاتیان دوایتە دیار ئەمە چرپەرچ بێ دیار ئەمە پێی چاکە و من تیان کاکەوە ئێمە دوو ڕۆژ لە شام ماوینێتەوە بڕێین بەم جادانە سوڕێنەوە سێ کەسی لای ئێمە هەن لێرەن خەبەرێ سۆرا گەشتێکیان نەبیستوە تمکیە وتیان هەژار و زەبیحی و دڵشادی دڵشاد لەوێ نەبوو دڵشاد پشدەر بوو ئەوە خەوشیان نەکوژراوە ژاوی نەبوو دڵشاد مەمزانی جارێک لە 54 لە هیندی بوو گرمکاندی سەلیم ئاغای پشدەری لەوێ کاتبی ئەو بەڵێداوە هین لێو لەو نزیکە بوو شوێن بە منیش و بە حاتیش بوو بە ئاتی و هیچ بوو وتم ئەچم سۆراقیان بۆ توان دوا بکەونەوە وتم کە وەڵا قسەوەکی ئیشێکمانێکی و گرتی بوویان خۆی بە کۆمەڵ وتیان خەی ناکەوە سەعات و نیم کەژێمە ئەلێرا وەستاوی وڵا ڕۆیشتمە چەخانەکە 6 دقیقە دوور بوو لەوێ تاوەتم تاوڵەکە داخەوە هەستا دڵمان چییە جاوتە تۆ هەڵسە لەگەڵ کیاوەڵەوەی هات بەدرتم کە شتێکی وایە کۆمەڵی حاجی ساڵاخینەوەتان لێرە هەواڵی ئێوە وسیانە وان پێوتون تی بەڕاستەوە تیاکوە زۆر بە شەوقەوە هاتر هەر لە دووری یاوەی کرێ کاکە فڵانەوە خۆ ڕەحمانی خۆمانە پەلامانیان ناماچیان کرد هینیان کرد کەوتنە گریان هەمویان ئێتر نزیکی سەعات و نیوە دانیشتین لەگەڵیانە یادی سابڵاخ و خەڵق و فڵان و ئەمانەی زۆری کرد ژەوێ پێشتر عەبدوڵڵای ئیسحاقی هاتبوو ژنێکەم دکتۆر قاسملووش هات پێشتر دییان بازشتیان ئەزانی بەڵام ئەو خەڵقەکەی شار و فڵان و تەوەزە هین لەوێ نەبوو هەژار دوایی من کاغەزەکەی ئەوەی کە لە شتێکان نووسینێکای شارتم کردووە بۆ ماڵەوە بۆ ئێوەی تبووکی من نامەیەکمان ئەو ساڵی بەنێوی ئیسا عەرەفات لە شامەوە حەجانە نووسیڵە پێرار کاغەزێکتانم پێگەی وا ئێستا جوابتان نامەوە چەنم بۆ زۆر
ماوەی وڵات لەگەڵیانە سوار بووینتان ڕاونەماکردن هەڕێزی جناب چاوەڕێی هەموو کەس دەچێتەوە بۆ ماڵی خۆی هەموو کەس دەچێتەوە بۆ ناو کەسوکاری خۆی هەموو شتێک دەچێتەوە بۆ وڵاتی خۆی ئێمە نەبیت ئەوە لێرە هینماویت قسەیەک لەم لاوتمان دەرویەکە لە ئێمە ژەکرێتەوە جا لەبەر ئەو ڕۆژی شواری تەموز بۆ ئێمە شتێکی گەورەتر بوو ینی من ئەو خیاڵم نەئەکرد ئەو یا بڵێن هەژار هیچ لەوێ بەقە ئێمە پێیان خۆش بێ فەرقی شام و بەغاشیە بۆ ئەوانینە نەخێر ئێمە کە هات تەماشا کرد هات بە سەر و دەست و پێ و هینی هەمومانەوە عێراقی و کورد و عەرەبی ماجە کرد ماجە کرد و تەزاهورا شوینە ناو تەزاهورە هین مزاهرە و شەوە ئەویشتر لەگەڵمانە پێی خۆش زۆر دەکەم لە ئێمە زۆر زیاتر دوای پێم وتمەوە تۆ لەو لاواخر لایەنە ناسیۆنالیستەکەی خەریک و بەهێزە بوو و بەتابەتی لە سووریا بەرام بە عەرەب تۆزەوتمەوە چۆنە تی کاکە هەر هیچ نەبێ شەخسیش بەنسبەت ئێمەوە برسێتی نەما ڕووتی نەما عێراق شتێکی کەیە بە کورد و بە عەرەب و بە هین و بە خەڵقینەوە ئەچینەوە فەرقی نیە سلێمانی لەژێر پێکەوە هاتینەوە پێشێکی بچی باسی ئەحمەد تۆفیق و قاسملوت کرد لە سووریا لە سووریا دکتۆر قاسملو ئەزانی لە پاش هینەوە لە مەهاباد و ناوە بوو پاش زاهیدی و کاری نهێنیوانیان دەست پێ کردمەوە تاران بوو زۆرتر بەڵێ دوایی تر هاتبەوە هین من ئەو وەختەی ناسم من لە قەڵازێ بوو نامەی بۆ حیزبی شوێ نارم گەنج و بەڵام مەسئولی حیزبی شوێ بوو لە قەڵازێ نامەکانە ها بەڕێی ئێمەوە ئەچوو خۆشی هات خۆی و کاغەنی و ئەحمەد تۆفیق و من ئەوانم دوانی ترم نەدی بەس خۆیم دی ساڵی 54 هاتن ئەوەی کە بە ئەساس لەگەڵ ئێمە پەیوەندیا بوو هین بوو ئەسعەدی خودایار خودایاری ئەو بوو لە قەڵازێەوە چۆ سلێمانی لەگەڵ حیزبی شوێ لەگەڵ پارتیا و زیاتر بەلای پارتیا داشکانە بەرەوە تۆزێگەمە خوشمان ناویست ئەوەی بەلای ئێمە داشکان و پۆستەی ئێناوەی بردەوە محەممەدی حاجی سەعیدی سەردەشتی بوو کە ئێستا لێرەیە بڵێ ئەو بوو نامۆشتی هێنا پۆستەیە هێنا ڕۆژنامەی کوردستانی دەرەکەی هێنا بۆ خەڵازێ ئەی بردەوە سەدیقیان زیری من نەمدیوە ئەو محەمەد دی کەش محەممەد لوتفی ناو جارێکات ئەو غێری و محەممەد لوتفی خزمیە مەیەکە لە نەقادەبوو ناکوڕی کەش بوو ئەوەش پۆستەیەکی هێنا بەس محەممەد حاسایی زیاتر ئەلە لە وەختە قاسمەوە هاتوانەیە کرد کە چووە بەغا هەژاری دی بوو هەژار تەرجمەی بۆ کردبوو لەگەڵ ئەز شەریف و عەرەبی نازانێ وەختە قاسملوو دوایی لە شام خێزانەکەی هات خوشکە نەسیری هەجارێک پەسەپۆرتی عێراقی هات بۆ ڕۆژە بۆ چۆسواکیە دوای خۆی هاترە و ماوەیە ساڵی 57 کە هادیتر بەڵام کاگ ئێستا بەرە و پارتی عێراقی چوو بوو تەبان بەڵام لەگەڵ ئەوە هەروەکو دیموکرات قسەیانە کرد حیزبی ئێمە و حیزبی ئێمەوە فڵان وە و هەواڵی فڵان و فیسان و حیزبەکان ئەزانی ئێمە تەوانات چ بس بەزەمەی حاجەکان ئایلە و هین بوو ئەو ڕۆی پێیوتن دواشت بیرمە کە ڕەوانەمان کرد بڕوا ئەوم پێسەی لە ئەحمەد تۆفیق ئەو لەگەڵ قاسملوی هات بەڵێ لەگەڵ بوو ئاوەیەنی سەمیمی بوو زۆری ژنە هێشتا نەهاتبوو بەوانی وتیان وتی مرادیە بە زەبیحی وتی مرادیت یە بۆ پراگ ئاگاتان لێ بێ منزوری مراد ئەحمەد تۆفیق من نەمەزانی تەمان نەمەزانینە ئەو ئەوڵە ناسی کە قاسملووە پەسەپۆرتی کاتوو بە ناوی جەمیل شەرەفەوە بەزم جەمیلیش لێرە بێ هەر لەم ناوە بێ لەکوێیە ئەو مهندسێکی کوردیانە پەسەپۆرتی خۆیان بوویە دوایی بوو بە ئەنوەری دوایی بەهین ئەتەوەن دوایی منە و باسیم بیستە بوو زۆر زانیم بکاوە لێژ دی بوو مۆزایکە هینە بەڵام ئەحمەد تۆفیق بەرەی مرادەوە هات و ماوەی لێ بوو ڕەوانەی هین کرا ڕەوانەی پراگ کرا ئەو بەتەواو بوو لێوی باتە مەکتەبی حیزبی وانە حتا بیرمە هەژار خەبەری بۆ نات کە بێت لە جزیرەوە هاتیەوە بۆ چۆنە چیە مەسەلە وتیەوە مراد هاتووە وتی مراد کێیە نەویستە بەرچاوی پێی بڵێ تی مراد کوڕی ڕەشەی مراتەوە دانی شێستایی بینیت و ئیتر دوای تەمان پێکەوە چەند ڕۆژ پێکەوە بووین ئەوان دیانە ئەو ڕۆی بۆ پراگ حتا لەوەی هینا لەوەی مۆسکوا ئەویش هەل بوو بچێ بۆ مۆسکۆ نەچوو بوو کابان مەناکرا بوون دکتۆر قاسملوو هەوڵێکی زۆری یابوو کە
ئیشی بۆ هینە ئیشیان بۆ بکە نەکرا بەڵەکە هینە ئەجا ئەو وەختە ئەوان هاتن دوایی ئەحمەد توفیق هاتەوە لە پراگەوە هاتەوە و چۆ بۆ عێراق بۆ عێراق بچێتەوە بۆ عێراق کوردی ئێرانی چێ لەگەڵەوەی مەسکەوت کەس لەگەڵ نەبوو کوردی ئێرە ئەوەی کە توانی بێت ئەوەی لە هینەوە چوو بێن نەمبیست تۆ بەس لەوێ ئەوانەی کە گەلاوێ جوان هاتن ئەوان لێ بوون علی گەلاژ و مستفای شەڵماشی و مرادی ڕازماوەڕ و کێ حەسەنی خزڵزی ناوەختە لە سلێمانی بوو هەتا کە هاتن باسی ئەوانیان نەکرد عێراقی کات حەسەنی حسامی و هەموو کوردی کە لەوێ بوون جا ئەو جارە تەمەن مامجلال بەرزانی ڕەحمەتی دی لەوێ ئەوانیان دی بوو ینی بەس وەک لە ئێرانەوە چوو بێن نەچوو مانەژارەکانی پێشوو یەکیان کەریمی حسامی چوو بوو چوو بەس بۆ ئەوە کەسیان نەگەشت ئەمان بەتەماوە بگەن لە عەجەمەکان فارس زەمەن لێ بووە جا چوانێت تەموزەکان دەکەم جا ئەوەی حین ئەوتمە چا ئەومەی پێنە جوای مەژەڕۆینەوە پێکەوە هاتینەوە پاسێکیان بۆ گرتین هەرچی پەنابەری عێراقی هەیە زەبیحی هەژار لەگەڵمانە هەر هەمومان بێ پەساپۆرت ڕۆژی 24 تەموز خۆمان نابە سنوورە وەڵام لەوێ ترکیان چۆن و چی و شرپەیەک و نەخێشتیانەوە دیارە ئەبێ بروسکەیەکیان نەبێ وەڵام ڕێیان نای ڕۆژێکی خۆش بووە خۆش فەرموو سرۆکتان ماوە تازە ئەوەڵمانە چی ئەوەڵمانە خۆ بەڕاستی بۆی ناکە بەردەوام بن لێەوە بەردەوام بن تۆزە بۆ لە لاوەندەنانیشی نانای ئەوە جاری بەردەوام باش دێ. هەندیشی کاری خۆم دەکەم باش دێ هەموو پێکەوە هاتینەوە و هاتینەوە دیارە هەر کەسە دابەش بوو هەژار ستۆدیۆی خۆی هەبووە شەریکانی مابوو چۆ سەری شەکەی خۆی بڵێ عکاسەکەی دوایی پێکەوە لە هین یەکتری مادیەوە چوە سلێمانی مامۆستا زەبیحیش هاتە ماڵی ئێمەش دوو ڕۆژ لەوێ بوو لەگەڵ باوکما یەکتریان ناسی هین کرا دوایی پێکەوە چووی لە ماڵی شەڵەتیف لەگەڵ شێڵەتیفا ورتەورتێکیان بوو لەسەر مەلا عەلیەکە بوو دۆستی ئەم بوو دوایی نازم شتی لەسەر دەرکەوت چی بوو هینێکی ئەویان بوو دوایتر و گەڕایەوە بەغدا کە گەڕایەوە بەغایەتە لەگەڵ پارتیا کەوتەیش لەگەڵ پارتیا هین بوو ئەوەڵ ئەندامی احتیاتی لژێ مەرکەزی بوو بەس لە دەستگای ڕاگەاندن و خەبات بڵێ وەختە خەبات و شتەکانە لە کاریە کرد کەوتین جا ئەو ماوەیە تەمەنێمە هەر یەکمانە دی یەکە زۆر جارتە لە دوکانی مامۆستا بەشیر بوو لەوێ یەکتریمانە دی لای هەژارێکمانە دی جارە هات تەلەفۆنیە کرد تەلەفۆنم بۆ کردەوە هێندۆ سایتەکەمان بەردەوام بوو بەڵام خەتی ئیشەکەی تر جیا بوو من لە شووی بوو لە ڕۆژنامەی ئازادی شمەکە لەوێ بوو بەڵام ئەرزم کردی بینمان هەر خۆش بەردەوام بوو یەکتریمانە دی کە خەڵقی لای سیر بوو وەختە لەو قەڕقەڕمینانە دواییتر من هاتم بۆ چوون بۆ سۆڤێت لە مارتی 1960 تا 63 بوو 65 من ڕۆشتمەوە 65 ڕۆشتمەوە تا من نەمدی 66 چوومەوە سلێمانی ئەو فاسلەی هیچ بەڕخۆم بارزانی 59 هاتەوەنی بەڵێ ئەو هاتەوە حتا جارێک لە ماڵی بەرزانی دیم کە لە خانۆکی نووسەیە بوو زۆر هەرچوێ ئەو یەکرد ڕێک بوو لەگەڵ بەڵاو دەمە ڕێگین تا جیابوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی برین پارتی و ڕێک بوو لەگەڵیە حتا لە هینی شایتر لە کاتی شۆڕشیشە لە کاتی شۆڕشە شی کووردا جێ هەبوو دەوری هەبوو ڕۆژی کودەتاکەی بڵێن 14 ڕەمەزان هەشتی شوباڵ لە کەرکووک مەسئول بوو ئەمە شتێکم بیرە کاک عەزیز لێرەیە ئەویش ئەگەر توانی شتێکی لێ بکاسی ئەزم حەمە کاک عەزیز من مامۆستا زەبیحیاخێکی گیرا و جاری لە بەغای گیرا حکمیان نامن هەوڵێکی زۆرمانە هەر کەسە لە کەناڵی خۆیەوە ساڵی چەندەوە گیرا ساڵی 74-75 ئەو دەماخرجات ئەکە گیرا نەنەوە بەر بووە خەوجاڵە ئەم بۆ بخرێبە چوو ئەچوون بۆ لای سەرما لە بخرێب ئەو جابازەیی خۆی هەبوو ڕۆژێک چوو خواردنەوە کردو لە ماڵەوە جارێک کە بێ بەهینێک بۆ چۆن کێت کەخنا بۆ دکتۆر و شت نابێ من جەڵارگرێ من ئەویان خۆ ناکەم با بەڕاستیشی بوو نەک لەبەر ئەوەی بەڕاهینە نەک لەبەرەوەی نێوێ من خوارەوە هینە جا من ئەو دەمە هەوڵێکم
کاک عزیزم دیوت بۆ فڵان گیراوە زەبیحی و زانی چاک بووەوە و دۆستی شیرینە بەشکمەوە هەوڵێکی بۆ بنەوەتەوە لەگەڵ حکوومەتی عێراق زای جەبهەیان هەبوو تۆڵایی من بە پێویستی شخصی خۆم ێزانم کە ڕۆژی 8 شوبات وتی کە کودەتاکەوتی من لە کەرکووک بووم من و کاکەری مەحمەد لە کەرکووک بووین ویسمان پارتی ببینین بۆی تر کودەتا هاتۆ بشم خەڵە نەجات دەین برادەرەکانمان وتی ئەو زۆر یارمەتیەین زۆر لە برادەرەمانی لە کەرکووکەوە ڕەوانەی دەرەوە کرد ئەوان تەمەن لەگەڵ باسا لە ڕۆژەوە تۆزێک ئێتر هێ من بۆ هینیان شەڕە وەستان ئاوتی زۆری کردی دوایی پێی وتین بە من و کاکەریم تی ئێوە ئەگەر جێگەتان ئەمین نێ من جێم هەیە بۆتان میوانی منە بن تا جا کاک عەزیزی من هین نفسم قبولی نەکرد حیزبێکی وازن و زەلام لە یەک ڕۆژە بێماسەوە بڵێم جێم ئەمین نییە تر جێکەش تەوەن مەدرسەی سەر بوو تی من و کاکەریم نەچوونێ لای خۆی بەڵام هەموویان دەرباز کرد تۆ حەقی بەسەرێمەوە هەیە فعلا ئەوانیش خەڵکێکی زۆر بەتام حێدین شۆڕیان بووە ئاجامە بەسم ئەو فترەیە بورە بەستە ساڵانەی کە مەرحوم بارزانی هاتەوە بۆ بەغا نێوانیان خۆش بۆ ئەرزیکەم جارە پێشتر بۆی لەبیر منە چییە لە هێن لە شام دەستی کرد بەەوە یادداشت نووسینە یادداشتەکەم بەشێکی دی بوو یانیوە بە خەتی خۆشی بە جوانیش نووسیەوە زۆر شتی تیا بوو کەەوە ئازام لە هەندێک کتێبە ئیشارەت کراوە ڕەنگە کتێبەکەی شێخستارە لایە ئەوەی شێخستاری کەرکووک شێخستار بەر شێخستار کتێبێکی لەسەر کۆمەڵەکانی کورد و هین و ئەوانە ئەو لە چەند شوێنێکە ئیشارەتی یادداشتی زەبیحی کردووە ناوی کتێبەکەی چییە؟ خوازم أحزاب والمنظمات الكردية شكوى زاوكي وشاملي بله أو دو كتبي هي لو بابتانوا لسر بسوتوي كردوانا بله عربي إشارتي أبي تياهي شكرابويا دابويا وانزمام جلال لكتبه كايش هالإشاراتي أبي تياهي إن دابوي بخلب السود لي ورقت يا بخلب السود لي ورقي كلا وزورشتي الراستي لموضوع ليو ورقينا مثلا وزير كان جمهورية مهابات فلان أو أنا لبيري شيبو شیزانی لە ئیشەکە هەبوو ینی بەڵام یادداشتەکە هەمووی چی لێ هات نازانم ینی جا ئەو یادداشتانە ڕەنگە زۆر ئەهمیەتی بێ ئەو ماوەیە نووسرایەوە تۆ بڵێ لە کنشتای دەستکەوێت و دوور نییە شێخستار هەموو شتی فۆتۆکۆپیەکە ئەوانە لەم دوایە نا دوور نییە فۆتۆکۆپی لە شێخستار هەبێت ئەوە دەتوانین بکەین دوور نیە فۆتۆکۆپی هەبێت ژێکا مەسەر چۆنیان دروست کرد چۆن دانیشتن ئێستا پێشینەکە باسی ژمارەم کرد ژمارەمان هەموو دانا لە پڕ فرۆ هەروتی تۆ ژمارە بۆ خۆت دانە ناوتی من ژمارەم بوو بە 27 کە ئەگەر یەکیش نەبوومایە وایە دوو بوومایە کەچی و کە لە بیرم نەبوو ژمارەیان دانابوو لە ژێکافە نووسینەکانی ژێکاف و چاپەکەیان شعرەکانی بەناوی عین بێژەنەوە ئەوانە هەموو کۆمەڵی لەو یادگارانە هەیە ئەو شخص سۆڤێتی کە پەیوەندیکی پیانەوە ئاگۆپیان کە مێژووز بوو لەمە دووە لە ئەرمەنستان دیم تاوتی من حسێنی فرۆ هەرمەدی کۆمەڵی ئیشم لەگەڵەوە ڕێخست بوو لە پڕ ڕۆژێک لە ناو شار یەکێ گرتمی ئاغای ئاگۆ بچرا بەمان لە حەرف نەمیزەنی هەتم شماکی هەستی وتی بن زەبیحیم و دیتر ناچارچکم نەزانم زەبیحی شخصێگەر یەکەم نەبێت دیسان دووەمە لە هینا لە ژێر کافەچکەوان حسێنی فرۆ هەریان فرۆ هەروانیە نیوی ئەو دەکردە بەڵام ناوی بە سکرتەر نیوی دەکردە بەڵێ ئاخر ئەو نازم بە تەمەن لەوان گەورەتر بووە زۆر گەورەتر ئاعتیباری هەبوو بووە تەمەن قازی پێشەوا درەنگتر زۆر درەنگ بووە و حتا کە هەندێکیان و زەبیحی خۆش ناویست خۆی وانە و بەڵام یەک سەبەبە چکۆتی خۆی کەویستویانە یەکێک بکەن بە سەرۆک ئەبێکی ناوار بێ وتی ئێمە هیچمان خەڵق نەیە ناسین ئەیناسین کوڕی گەنج و خەڵقی شار و فلان و ئەوەختە کوڕە فەقیر و کوڕە کاسبی شار و فلان ئەبێیەکی ناوارین بێ کە خەڵقی سابڵاخەکە زۆربەی لەگەڵەوە کە پێشوا خەزم حەمەوێ ئەم زەدی بوو ئەم لەگەڵەوە نەبوو هەرچەند هەندێکانی سێعبڵافەنی دانیان گەلانی بەڵام ئەم لەگەڵ ئەویشان هەبوو هەر لە وەختەوە بە حسابی
شخصێتی گەورەوین بۆ خۆمان نەبین بۆ گەنجانە خۆیان نەبن تۆزێک با بڵێن تو دەیانەتر وای بیرەکردەوە وەختە جا لەو هینەوە دەمەوە ئەم فعلەن هین دینەمۆی ژێکا بووە بەڵام ئەوان حسێنی فرۆ هەریان زیاتر بە وەک دامەزرن داناوە لەوان گەورەتر بووە دوایش پێشەوە قازم حەمە هاتووە جا لەگەڵ ئەڵگۆبێنشە پەیوەنی هەبوو دەرکەوت لەگەڵ کۆمەڵی لەوانی ڕووس کە هاتن و ئەڕۆژش کە هەموو ئەیان ناسی ئەوانەی لێوێ دیمان جارێک کاغزێکی نووسی بوو بۆ ئەوان بۆ پەنابەری من بۆم تەرجمەکرد لە شام جا سێر ئەوەیە زۆربەی ئەوانەی کە ئەوەی ناسین ئەوانەی دەستەی زمانی ستالین و باگیرۆ بوون جاوم بۆ گاڵتە پێمەوت دەم خەریک و منیش بەگرتن بی کە چووم لە کاگڕەحیم پرسی حەسەنۆڤ لەکوێ و ئەتەک شێڤناوەکان بێرێستا کوتی وەز بامانە لەکوێ ناستووە گوتم بۆ ئەمانە پیاوی گەورەی کوتی وەزمانە زدەوەیکیان ئەعدام و کێمانە لەکوێ بیستوتووە تۆمانە دۆستی مەخۆستا زەبیحیتی بۆڵاتی خوا پێی بڵێتم دکە بۆ ئێرەی بزیناوی ئەمانە نەبا ئەمانە هەبوو ئەعدامکرایە کراوە دەکەش بۆ خەریک بۆیش بێ ئەعدامکردن بێ خوا دەگرێت بۆ خۆت ڕەفیقەتی باشە جاکی ئەمانەی پێوتی بە تۆ کاغزەکەم بۆ تەرجمە کردی ئەمەش مشکلەکە بۆ هێشتم لە بیرە مێنێ ئەو بەینانە تەبان هینە و یاداشتەکەشتی بە قیمەتی ئەو دەرەوە لێەوە دەستی پێکرد کاتینەوە عێراق ئەو وەختە بەرزانی شاتەوە کە بەرزانی هاتەوەتر ئەمان ئەموو هەژار لە پێش بوون دائیمە لەوێ بوون بەڵام ڕەنگە فەرقەکە ئێستا بۆ مێژوو پیاو بیڵێ کاکە ژار زۆر زیاتر چۆ پێشەوە مشکلەکەش ڕەنگە مشکلی پێشەوە قازم حەمە بێ کە هەژار حازر بوو ناوی نەهێنێ و باسی نەکا بەس ئەم دیفاعی لێ کرد دائیمە بەرزانیش لەو هەڵوێستەی قازیەوە نیگەران بوو کە لەگەڵیان نەڕۆشتۆ و ترەوە مەسلەی مێژووە پیا و شتێ ناوترێ بەس ئەم دیفاعی خۆی لە پێشەوە هەنە کردیانی ئین لەو مەسەلا نەگوەڕا چگە حسابەکەوا بوو ئەم هاتبوو ناو پارتی عێراقەوە کەسیان نەبوون بە پارتی عێراق ئەیتوانی کە هین بێ ئەیتوانی کە هەرەقی لەبێ سەرێرانەوە بەڵام وا نەبوو یانی حتا لە دەرکردن کرد قاسم لە هەڵوێستی چاک بوون دەریاک لە پەنجاوە لە عێراق بە تەسیری پارتی و نافۆکی وەختە بەڵێ ئەحمەد تۆفیق تەسیریە بوو ئەم نام هەڵوێستین و دیفاعشی لێ کرد خواڵەوی هەژاریش بە دیفاع نا بەڵام هەژار دانیشت بووین وتی تۆ حەقە دەرەکەن تۆ قسە و پیاوی گەورە بتووە بەگاڵتەکانی خۆی بەڵام ئەم لەگەڵ ئەوە نەبوو کاین بێ قاسمی دەرکەن لەگەڵ بۆچونەکانی ئەحمەد تۆفیق نەبووە لەگەڵ ئەحمەد تۆفیق نەبوو بە هیچ جۆرێک لەو نەبوو جا ئەوە پەیوەنەکەی پارتیە و مەلا مستەفایە و بەس ئەو وەختەژە ئەمان کە حزب شووی لە برەوا بوو لە گەورەیە بوو هەرەوە وتر سەرکردایەتەکە نەهاتە سەرکار هینا کار حکم بەدەستەوە بوو لەمانەی پارتی زۆربیان خۆیان لە حزب شووی نزیک کردەوە زۆر هەبوون لە سەرکردایەتی پارتی لە ژێرەوە داوای ئەندامێتی حزب شوویان کردبوو زۆر کە زانوایان و زەبیحی و مامجلال نەبێت ڕەنگە هەموو ئەوانی کە داوای ئەندامێتی حزب شوویان نەکردووە ئەوان خۆی لە هەمووی بە شوویترە زانی آخر بەڵام لەگەڵەوە شاهین نەبوو ڕێک نەبوو لەگەڵ ئەو جای حزب شووی بەس دوایی تەمانێتر کە چوونە ناو شۆڕشەوە ئەو مەسوولی کەرکوو بوو وێنێ مەسوولی بەغا بوو لەو جابوونەوەیە لەگەڵ ئەوە ناڕێگەڵ مەلامسەینە تا وەختە لەگەڵ مەلامسا ڕێک باشە هۆی ئەوەی کە ئەو دوژمنایەتە دەزان پارتی و جەماعەتی مامۆستا برای محمود ئەوانە کە لێبزە بوون ئەوانە خاڵم بۆ یەکسەرکەوتە ئەو زپێ ئەم ڕۆحیەتە حیزبێکە بوو ئەوەی کە شعوری پێ بکە بوو بێ ڕۆحیەتی حیزبایەتێکە بوو ئەگینا مەلامسای خۆشەویست تا ئەو سەردەمانە نەمیست و حتا ئەو بینەی کە ئەمان بە دوور خراببوونەوە بۆی کاکەمزە و کەنژاد و ئەوان مامجلالیان دوورخستبووە ئەویان دوورخستبووە لەگەڵ ئەوە شاقسی بە مەلامسانەوتوە بەڵام ئەم ڕۆحیەتە حیزبیەکە زیاتر نزیک ئەوە نزیکی خستەوە ینی هەژار هەوڵێکیا کە بیهێنێتەوە بۆ ئەوێ و ڕێک نەکەوت و نەهاتەوە بە جۆری بە مەحاڵێکیان یعنی هەر لەگەڵ مامجلال ماوە بەڵێ لەگەڵ ماوە تا دوایش کە ئەوان چوونەوە لای مەلام مستەفا لە حەفتە ئەم نەچۆ بەڵام ئەم کەوتە بەعزی گێژاوەوە من بەهین عەرزم کردی کەم و کوڕی گەورەی و پیاوە لە باوەڕێکی زۆری بەخۆی هەبوو بەو باوەڕەوە زانی فێڵ ئەتوانێت لە هەموو
دەوڵەت و حکوومەتی بکە بۆ مەسلەی کایی بوو مەسلەی کایی بوو وەڵی نەبەتەمای پارە بوو نەبەتەمای ماڵ و ناڵ و نەبوو مای ژن نەبووتەمای هیچ نەبوو ئەو مەسلەی کە باوەڕی پێێتی ئیشێکی بۆ بکە کوردایەتەکە لەم دوایە زۆر بەهێز بوو لە لای لەگەڵ بیرە پێشکەوتن خوازەکەشە و بیرەکەش کەس ناتوانێت گەر بژڵێ ڕاستە لەگەڵ شوێی سووری و ڕێگەڵ عێراقیشە ورتەورتی هەبێ بەڵام ئەوە جیا بکەینەوە لە کۆمەنیستی بەگشتی مارکسیت بەگشتیەوان خۆی لەسەر مارکسیت حسابەکە خۆی بەیەکێ لە تیۆریەکانی مارکسیش زانینە بزینە ئەو دەشتانەی نووسی بوو ینی لەبەرەوە تەبان بۆ ئەو مەسەلانە ئیتر فیداکاری بوو هیچی تر بەس تەبیعەتی ژیانەکەش فێریەوەی کردبوو خۆشارنەوە خۆینکردن لە بەغایە دوو خانووی هەبوو لە خانوویمان ناوێکی هەبوو حەزێکی خۆی بشارێتەوە جا ئەو تێکچوونە تەبان لەگەڵ بەرزانیا بەردەوام بۆ ئەم نەچۆی تر ئەوەی کە ئەوان جۆبوونەوە ئەوە ئیبتدای ساڵانی 64 بووی ترەوان جیابوونی ڕسمی 64 بووی ترم لەگەڵ ئەوان نبوو و بەندامی وەکتەبی سیاسی حتا لە تیمار بوو لەکوێ و کۆنفرانس و کۆنگریان نەبوو من دوور بە دوورە بخوێنەوەینە راپۆرتی مەکتەبی سیاسی ئەو خوێنێتەوە ئەو ماوەیە 59 کە بارزانیاتەوە تا کوونێ 64 ئەوەی دی پارتی وەکو پارتی هەبووی نا تا ئەو وەختە نەمبیستۆ ناکۆکی هەبوو بێنم بەڵام پارتی وەکو پارتی هەبوو مەقڕی لە بەغا هەبوو نا تا 61 مەقڕی لە بەغا 61 بوو بە شۆڕە چوونە شاخ چوونە شاخ ئەمیش دەچۆ لە شاخ و لە شار و ئەم حەزی لە ئیش شارەکە ناکەم کە لە کەرکوو بوو بە خۆشاراوەی لە کەرکوو بووی نەبوو کە ڕۆژی چواری ڕەمەزانەوێ بۆ باشکرا لەوێ نەبوو بەڵام بەنسبەت پارتیەوە ئەتوانی خۆیان ئاشکراکەن خۆیان ئاشکرا کرد شوێی کەوتە خۆشارنەوە تا وەختە زمانی قاسمیژم شارەوە بووە مەسوولی بەغا بوو ماوەی مەسوولی دیارە خانە قینوانە بوو لە شار بۆ جاوانی ئەو ماوەی برادرای کە باشتری زانشکە من لەوێ نەبووم یەک و ئەو نزیکێشم نەبوو لەگەڵیا ئەو ماوەیە یعنی جا پاژەوە کەوتە بازە ئیشی ئێرانیەوە ئەوش بازە ڕەنگە پێم بزانن ڕادیۆیەکیان هەبوو تەیموری بەختیار و دوای مرادی ڕازماوە و ئەو ماوەیە لەگەڵ ئەحمەد تۆفیق ڕەنگە پێکەوە بوو بن کە ئەوش ماوەیەک لەو ڕاهی اتحادیان هەبوو کە ئەحمەد تۆفیقش لە لای بارزانی کەوت پووی دێودا کە وازی لەو هێنا بۆ هاتبوو کارچەنگە حکوومەتی عێراق خۆیان بۆ قەڵەم کە هەر بازەکە مامۆستا من عەبدوڵڵاهی حەسەنزادە کە گیرا و هەوڵمان بووە بۆ ئەحمەد تۆفیق گوتیانەمە بەزانی نانوێتە لای ئێمە باسیەکان وایان وتبوو جا ئەو سەردەما ئەمان کۆمەڵشتیان بەرەو ئێران هەبوو ئەوە حتا ڕەزا ڕادمنیشی تیان هابوو بەڵام من یەک دوو جار دیم ڕادمنیش لەگەڵ دکتۆر قاسمی یەکەم جار هاتە شام لە وەختەوە منم ناسی دوای هاتە عێراقم بینی هادە ماوەیە بەس دیار بوو ئیشەکەیان پێکەوە کۆمەڵی ئیشێک کە شتێک لە ئێران بکرێ تر ئەمیش کەوتو بۆ ئەو نیشانەوە حتا ئەو گرتنەی 74 بەشێکی زۆری ئەوەیە کە هاتبوو لە بێروت مام جەلالی دی بوو چەند ڕۆژێک پێکەوە ڕۆیشتە بوون من چکە دیم لە بێروت دیم 74 لە بێروت بێ لە شام بۆ ئەرزەکەم من لە بێروت دیم فەرموو کراوەتەوە ببوو لە کاک کاکە عەزیز لای ئەمە زۆرمان شەکر چانیە ئەوەش بۆ جەناب خۆت دەتوێتەوە سەری خۆت ئەی بە وەڵمایەوە دەینی مەدەنی باشە تۆ وعدن نەدا ئەوە چییە؟ ئەو ئەم بەس زمانەدا بەوە ساعتێک زۆر زۆری کەڵەکەی بەڵام تۆش ناوێت بێتانێکەیە داوەڵام خۆشی زۆری پێ قۆسەکان ئەو باس نازانم دەیخرێ بە شتانە بەڵام باوەکە کەڵکی بێ حەزە جاوایە بەڵام وەختێک دامنێ ئەوی تر بۆ جارێکی ئەمە بەش کومەرە شت ماوە شارێکی بزەقیکان کاکە ئەنجا کاپی بڕین ئەوەی ئیشی ئێران بێروت بەڵێ من خاوێنی 74 هاتمە بێروت مام جەلال لەوێ بووە
فعلا وقرتني كمان مام جلال لوي ابو من فاضلي امازام ابي ناسي بيت بلا نام زور بيست دكتور فاضل بلا ملا محمود بلى. دكتور خص مش حدو بلا بروالتي امام جلال السعاده وانا شاورت دكال اوتيل الشيخ مهم زي امام جلال بدزي ولا وكزنا يبيني وكاتم اوتيل بيزي كسي اليوم بيروت تركي معمول دواي امام جلال نديو لقصا اوتيل رفيق بجليل لي عليه بتوخا حبس امام جلال تيلي مدرسه تولي مدرسه من طبعا رفيق رقم يعني تو إيشي بوا كا ميجرون لام بياي خراب نبي وجاية والله كملاك إيشي بوا دولا كرت هلا بيه نيكتس اشتي بوا أولاش كان أنا يعني أو خونا شيء شيء لما مجال جوني بعمر ده بلا من هلا قلت من بيني من بينن اشتي كابو ولا زي شيء بيجي كنت راسكي من رشتم دواي لا برادر يقوم كاك زبيحي زاني بوي تلفوني بوي تي ورا ما مجاش موشخ بالك هلا بالرومانا هاي الهواركة سير شو فيك أو شيء نيا أو شيء نيكناش جاجو شو بعرض خبرتي بالشركة لا نشوف سكوابو كالرفيق أوي ديوة لقال ما مجلال الروشتون كشو بويني كيابو ك طبعا أنا كعزيز شو مسألة كوخر شو لا هو مشوت الشعب أجاي له مثل الراديو يعني هبو شغال يعني هبو قالة تقراني بلى. جوانا بلا قال إني هنا كان يعني بنام بينا بلا بلا فرمو كسيك أوابيه لبرهي سوريا درشة زورة كات وقلت يعني ويخوي بيجر عموتي لتاريخ أنا أم خبرين هذا بابك البجدري ملا عبد الله كيكيا حتى بيري الله حتى عندما بيكتب باشا بو حمام الزيوت شوي الشعب والسينما بالزيو بو يبغى يشتكي معي ايش الشعر ده شو انا ما نباوتي من مزاني اشتكي والخبر بو ما نار بين التاريخ انا كمان هتوني انا سوري كنت رفيق سؤال تملكي خوي تو تويلا امن ايانويت باص ورقت ما باص الشيخ زباري بيستو راح الشيخ جبالي لو بس معناه بو وقتها بس جلا وانا رفيق قال لك قلت كنبي بس تو ايانويت بس بوس بين خوي يعني بو رفيق شو هنا بدوايا بردبو وحتى تدواي خوارنيش يبغى كريبو مش يبغى كريبو يتلو بيجيرا كيجيرا طبعا ما بتماي اول ول كردو يعني بس امانه همويا كوتنا يجوي ملا عوض بخوا الشيخ سار الله ملا عبد كم تلبر بنعزم كما العبد الله زول زي يقولوا ملا هذا ما يقصي كاكو تام حين كبو كسر يعني البيت او كمان بيستمشوا بس صدامي وتبو أمبيا وابو توي ما يخالط ما لقلابك توافت أي كوجي فشوي خالتي نقول يوانا كردو كواي وتبو صدام توي تو أري خيانتي نقول جبالة طبعا لو خدنا شو بوكاسي كادو تو بري أبي السنة اليوم تحقيق كينو ولا قال تحقيق كدون تجكا روا ولا محكمة كامرة توي توما بجلال بلدي وبمليارة وتوما شو ما بيبينه تعرف شو بيبينا قناعتي بكوشكم بيتو هو هيجيني وتبي ألم بي وتوي مرة العراق شو السنوية بشو أوروبا الجينين وهذا الراستا أمو تيو تنبال الراستا يتبع شو بقول تحكام بينه وتوي كاتر توشتي الشهر طبعا مع المارشال نو نمر بخدي بالجرام دو صلاح حكومة حكومة مش بوين نظن بخوراي قلت أنا أمهم نهيني يشتري عالي ده بلام أو تلغلطك أو باش أو دفتي بودركو دسكو مجاتي بلا لداوي بغا بس أو معي تا سوريا يعني هي سوريا لا شيء هات أو بنوع هات ولا أخبارنا جاء ما مشكلة أويك أو قرتنو هنا جاري أخيريش وكان هالرولان بابا برزان توي قد أو يشيبوا ما نكله هاد جبني ما بخ بس بدأ خوات البولة وعروش جاري دوم سلزاني تور أو صالاني آخر سوري جاري دوم من إساب هاتوا لنساني هشتعبوا بلى جواجار تبغى تلفوني كم بكرة أو سابي ما كلنا على كان بالي قلت بابا يك ديني لما لا جميلة شيء بلى
دەبێ بۆی نەدی بوو نێتی بوو هاتم خۆی بوو ئێ کاکەسا بەخێر بێتەوە کە تۆ چۆن ناتوێتەوە تی لێرەم و وەرە بەلام هەرم شۆ لێرەم تم لە کام ماڵێنی ماڵێکە بوو لە بەغداد جدیدە یەکێ بوو لە وڵاتە دووسە ماڵی هەبووی دوای مەزانی من تی لە هیچ ماڵێنیم لە ماڵێکم تم دەورە بۆی وتینە خاوەن ماڵەکەش حەزەکە بێت دێوت ماڵی کاک بابەکر بوو کە شومی تر من هین بوومێت بڕۆلەوە چیەکەی بیکە قسەی ڕەختم لەگەڵا کرد چێتە توودا چیتە کۆمەڵە دیموکرات پسەوەنە هەچوێرە مەکە چواری وەکو من نەبێت کەس قسەی خێر ناکە تۆم هەچوێەکەی قسەی نەکرد دوایی جا کاک بابەکردی بۆ دوای من گیانمەوە گیانەوە ماڵەکەی بەغداد جدیدێ گیانمەوە شەو تەنگ سەعاتێکاوە ڕۆژ مۆتۆمۆبیلوتی بە باوەڕ ناکەم یەکتری بینێ ئەڕۆمەوە من دوایی بەیانی تەلەفۆن سەعات 6 بەیانی لەوتی وا من دەرەچم بەڵامزان بۆ لەوتی بەڵام ئەو قسانە من تەنیا لە عیزەدین قوبوڵەکەم ئەو ئەزانم خۆشیێوێم و دڵسۆزی وڵی قسەوە قوبوڵاکەم ئێوە بیکرد ئیتر ڕۆیشتەوە کە ڕۆیشتەوە ون بوو ئێتە ئەو ون بوو نەبوو من لە هاوینی هەشتا هاتمە دەرەوە ینی بە سەفەر هاتم بە ئەوروپا بە شامەڕەت بوو کاک بابەکر ئەیزانی من خەڵقە بینم تیمام جەلال لە بینی وتم ڕەن لە بیبین وانە هێشاوەزیریش بوو بابەکە پیاوێکی چاکەوە وتی بەناوی منەوە پێی بڵێ ئیشێک بۆ زەبیحی بکا لە ئێران بەرڕێ چۆ ئێران ئێران گیراوە ئەو وایتری خەیاڵە کرد مام جەلالم ڕێک لە سیوێکی ئابی هەشتادی لە شام لە قسەکانە پێ وتم بابەکر وارێ وتی بە بابەکر بڵێ خۆی لەوێ هەوڵێکی بۆ با بەرزان کردوێتی تاکە هاتمەوە بۆ بابەکر سیر بوو من ئەمەم نەزانی بوو ئەکەومە هەوڵان بەڵام دیارە هەوڵانی تر فایدەی نەمان یا پیان نەکرێ هەر فایدەی نەماوە دیارە زوو کردویانە کوشتیانە ئەچکە بەسین حاجی محەمەیەکی ڕەشادی هەیە پارە و هاوتون و شتی لەلا دانا بوو ئەو شیانە حاج محەممەد ئەڵێ من لەسەر سنوور لای شێخ جەلال بووم شعوری بەوە کردەوە کە لەوێ بیاوە داخلێش بوو ئەو شعوری ئەوم کردوە ئیتر من ئاگاریەوە نیم ڕۆیشتنەکە چۆن ڕۆی چۆنین بوو بەڵام حەتمی دیاراوە بۆچی شتەکانی قاموسەکەی دەستیان بەسەرا گرتووە نایەنەوە قاموس شیە قاموس خۆ لە شتی سیاسی نەیەدا شتەکەی لە نایەنەوە چێ معناوە خۆیان شتێکیان یەکدە و لای ئەوان متامە هیچ حەوڵی زۆردا هیچ شک دەوەیدانە کە لە لایوان ئەوە من دوای ناو زەنگ و ئەوانە هەموو جۆرێ بۆ یعنی تۆ مثلا باسی بەیروت کرد لە بەیروت مثلا فەوری خەبەر بچێتەوە بۆ بەعسکەوە ئاوا ئەو هەموو کۆبوونەوەی مامزلال و قاوم حتا ئەوەی بستوم و ئەوەی دەرۆسی فرۆهەر و ئان هاتوون بەڵێ ئەو لە کۆبوونەوە کە حازر بووە نا ئێرانەکان زانیوانەکە ئەمە فڵانە و دوایی گلەیان کردو گوایە لە دیموکراش یوان بیستم بەڕسمی لە بەهین بیستم ینی ئەڵێن عێراقیەکانیش ئەم پێی نەوتون کە ئەو خەبەری ئەوە گەیشتەوە کۆبوونەوە پێی نەوتون کە من لە کۆبوونەوەکی ئاوا حازر بوو لەگەڵ مامۆستا هات شۆ دیارە چاڵێ بەمانیش دەوتوە ڕاستەوە ئەوە دەلیەوە بۆ ئیشی بۆ کەس نەکرد ئیشی بۆ هینەی خۆیە کرد مێشکیا بوو هێنەمەی بڵێ ئیشی بەڕاستی بۆ لایەکرد بێ بەڵام لە وەسڵینە کرد مەرحەبا لە فڵان شوێن ویسا شوێنەوانە وە باسیشی خۆش نەویست و باش تیانە گەیشتەوە ڕابطان لەگەڵ عەسرم بوو وەڵڵاهی نازانم من بەوەی نزیکێنە بەڵام ئەو باوەی کە ئەوان وەکو حزب هاوکاریان هەبوو هینیان هەبوو حتمەن ینی تێکەڵیان هەبوو هینیان هەبوو خەڵقێ بینی چییە بینیان بەڵام مەسەل چی ئیشێکی تی بکەوتایە هەوڵان بۆ خەڵم چەند مەسلەیە گرتنی خەڵقە بووە کوڕێکی خزمم گیرا بوو لەسەر و کاغەزێکی کەوتووە بەردەست لە دایرەکەی هی بەعزناوە بیکاتەوە سۆ 2 ساڵ حکومرا بوو معلوماتی دەرخستەوە جەسەرەوەی لەگەڵ مامۆستا زەبیحی یەکیان گرتبووە لە ئەبوو غرێب تۆ لەسەرەوە معلوماتت دەرخستووە ئەم لەسەرەوە معلوماتی شاردوێتەوە هەردووشیان 2 ساڵ حکومرا بوون ئەوەتە من نازانم مەسەلا کاکە حەمەد جارێک بایەک بۆ حەمەی مەلاکەریم چوین پێمان و چوو پیاوانە بۆی حەل کرد ئەوانەی هێنا بوو بۆ هەموو کەس ئەو ئەحمەی کەواکی بووە لە مردن ڕزگاری کرد ئەمانەیە کرد بۆ خەڵق وەفاری نمونەی وەفا نمونەی وەفاری بۆ ئەوەی کە دۆستی بێکەین بێ ئەنەیانە بەڵام ڕابطەکە چەندە چۆنەوە لەو ساڵانەی ئاخردا لەباری دەوڵەمەند بوو نیشتیاوە دەوڵەمەند بوو کاک دکتۆر
نەبیستوە شتێ پارەی هەبوو لای کابرایەک ئەو بوو مشکلە ئەو کابرایە دائما حاجم حەمەی شاپەسند لای ئەو ئێستا زۆر لە ڕەشادی ڕەشادی پارەی ڕەشادی لای ئەم بوو حاجی دەفەرمی بەڵێ حاجی کە شکۆ لە شاپخانەوە هینوانە ئەمە لە کۆلەوە لە شاپخانەوە وازمەوەی نیشتمانەوە هینیەکرد لە هی خەباتەیشی پێکرد دوای لە ئازادی وەسە لە سلێمانیە ئەم هاتشۆشیەکە لە حەبسخانە ئەوەی بە منی وتی من 4,500 دینارێکە وەختە زۆر بوو لا مغا بوو بۆ قاموس کە ئەم ناڵم هینی نەبوو شتێکی خۆی هێنێ ئەو پەڕەکەی ئەوە چوینە و نانمان خوارد لە جیاتی ئەمە بخوا شتێکی باشتێکی خوارد ئەو جۆرە نەفەر وەچی نانەخۆی یعنی ڕەنگە من بڵێم ئەمە نا ئەوە ڕەنگە ئاوایە شتێکی خواردنیانێکی چونێکی دەستکەوتای ڕەنگەبی خواگینا دەربەسی نەبوو یانی دەربەسی ژیان و فڵانوانە پارەکە ئەڵێن وتی لەگەڵ شاپسنی هەینابوو ئەوڵێن ون بۆ لیانی کردوم ئەمەی و ئەو پارەیە لە ئیش و کاری تەمەن حیزبیە هەر زمانی مام جەلال ئەوانیش مەکتەبی سیاسی ئەم پارە زۆری لای ئەبوو مەسەڵەن جا ئەمەی و من ژمارەم ئاانێ خۆشم لێ بیستووە ئەو کابرایوان باشتر دەزان ژمارە چۆنینی ئەوگەمان هەیە تۆ میزانی بکە بۆ ئەو بۆ سەرفیەوەگە لەوتی 4,500 بۆ قاموس لاخست بوو لەکەی و قاموس وکو بڵێ کوڕەکەم یەکەم ئاو زۆر بەهینەوە قاموس یانی شخصێکی معەیەنی هینەچی یعنی قاموسەکەی خۆی یانی بۆ قاموس لابوو بڵێ بۆ کوڕەکەم ژنی بۆ بێنەماوە 4,500 بۆ ئەو لابوو لای ئەو دامنابووە نەیامەوە ئەگینا مەلا عڵات تووە زایی دەستان بۆ بەڵێ ئەوە بۆ خۆی باسکە بەدەماتە نەچوونکە هین نەبوو بڵێ پارە هەش بێچی لێکە هی ئەوە نەبوو کە بڵێ نە زیاسەر و بەتەمای ئەوژنەوە پارە بۆ کەس بهێڵێتەوە ینی ئەو ئومیایی چوونەوەی ئێرانی نازانم تەمەن پاشەوە ماوەیەکی کەم بوو بڵێ کە شۆ ئێران خز بوو کە سوکاری دیوە بەتەما بێ شتێکیان بۆ بنیادەیە بۆ خۆی نەکەنەوە یان نا هەر ئەو پارەی منەوەی لای منەوە وتوتی دامناو بە قاموس و ون بوو پارەکە ئەوەشم ناگینا باشە کاک دوکتۆر بین دەرێت تۆزێک لە باسی سیاسی وەک ئەدیب وەکو نووسەر لە چ ڕادەیەکدا بوو وەڵا نووسەرەکان سەرەتا ئەو عینبێژن و شعرەکانی مستەوای شعری ئەو ڕۆژانەی هێمن و هەژار و گۆران ناگۆرانە وەختەش بە جۆری کە دەستی پێ کردووە شاعرەکانی لای خۆمان بووانی کە شعری کلاسیکیەوە بەڵێ کلاسیکێک ئەو قوتابخانەی لەوێ پیان قوتابخانەی سەیف القوزات بڵێن ئەو بابەتەیە بەڵام تۆزێ پێشکەوتوتر ینی تا خەڵقێ لە بەریان بوو من ئەم کاک جومال حەیدەری شەهید بیرمە کۆمەڵێک شعری لە نیشتمانەوە لە بەر بوو لە شامی خوێندمە ژۆزایی کێ تینەوەڵاوە لە نیشتمانە ئەمە گەنج بووینە بەرەوەی ئەم زەمیحی خۆمانەکەم ڕۆژەوە تا لێرە ئەیبینی تو مەسەلی کۆزمۆپۆلیتێکە ناو بەڕاستە باسی سۆڤێتی تا و وەسینی تا شعرەکان ئاوا نووسین ئەی نووسینێکی کوردی پتەوی هەبوو بەڵام وەک شتی ئەدەبی لەو ماوەیانە بێن نەبوو شتێکی ئەدەبی و تۆنێتیەوە قاموس چۆن دەبینی کار دکتۆر قاموس وەڵای من بەلامەوە لە کارە هەرە شاکەینەکانە بەس قاموسی کوردی هێشتا بەلای منەوە هەمووی سەرەتایەوە نییە هەرێکە ئەیبی خۆی هەیە گەورەی خۆی هەیە ئەم قاموسە ئیستیعمالیە من بەلامەوە شتێکی چاک خاستە ئیشارەتی کردووە ئەمە عەرەبیە ئەو فارسیە ئەو فڵانە ئێستا کورد بەکارهێنێ با ئێستا بچێتە قاموسی گۆ بڵام ئیشارە بکە تۆ نازانی پاش 100 ساڵی کە چۆنی لێیە ئەو کوشەیە چۆنی لێیت چی لێ تا بینەستەوەمە عەرەبی بووە ئەمە فارسی بووە ئەمە کام بووە لەبەرەو کۆکردنەوەکەی کارێکی چاکی عیلمیە بەلای منەوە اینجا خەڵکی کە نازم ڕای هەرچی بێت مەسەڵەن ئەگەر لە مقایسە بێت لەگەڵ مەسەڵەن قاموسەکەی کاکە ژاری هەمبانە بۆرینا لە وەکو ئێستای ئەوڕۆکانە کە تۆ دیوتە لە ئەوروپایە نێزێتێکی تازە بۆ ڕێنووسی کوردی دەستی پێ کردە بۆ زمانی کوردی دەست ئێستا ئەمانەی ئێستا پەیڕەوی ئەوروپاییان هەیە لە قاموسا و لە ڕیزکردنی و شا و لە وەرگرتنە پەیڕەوەکە بەرەو پێشترە ڕوە ئەوەی تۆفیقۆبی ڕەنگە لەو ڕۆوە بێ بەڵام وەک وشە ئەم کۆمەڵی وشە ئەسلانی بەکاریە کاکە ژار خۆی دەوڵەمەند بوو هەژار خۆی ئەو لەرجانەی کاریزانی ئەو شانەی ئیزانی زوربەی لەبەر بۆی زانی و نەبێت لەسەر کارت و لەسەر و بسبێتی نمونەوە بەڵام ئەمەی ئەم سەرەتایەکی چاکە بۆ بناغەدانانێکی علمی قاموسی کوردی بۆ فراوانی ژەبینی تۆ بە دوو بەرکەر هاتووە سەر ئەلف و بێ یعنی ڕەنگە بۆ وایە بە چاردە بۆ خۆی دەکوت بۆ چاردە
بۆ زیاتریشە بوو یعنی گەشتیە هاتە سەر ڕەنگە پاشوەی بۆ بکردایە یانە کۆ لەو کارە شاکارێک کە کراوە بتەوە نەتوێت سبەینی هەر کەسە فەلەیەکی تەواوی علمی زانستی پێگەیشتی و کوردی دابنی ئەبێ بشێتەوە سەرەوە وەکو زۆر ئەو نەزەرەی کە ئەو لەسەر ڕێنووسی زمانی کوردی وەکو ئەلفوبێیەکەی مەسەرەن دەڵێ سین و زاد و شتیوا لە خۆران لەبین دەبین با کوردی پێ دەوڵەمەند بێت ئێستاکەەوە دیارە باوی نەماوە ئەلفوبێی کوردی جێگای خۆی گرتەوە وەڵاتی خۆی گرتووە بەڵام باز هەندێک تیپ و حرفی شێ بەکارێت یعنی ئێستا من نازم عین بەکارێت ئەو من و جەنابەت بۆ بنووسین ئەلی و ئیزەدی بڵێ وانە علی و عزەدین عین هاتووە کوردیەوە ڕەنگە لە ناوە زۆرتر بەڵام حتا لە وشەی ئەسڵی کوردی کۆنی با بڵێن ئاوێستاییشە بێ کوردەوەی ئاسمان ئاست ئاست و ئاسمانەکەیە کوردی ێزی دەڵێ مەعەر بەمار کەواتە عین هاتوۆتە کوردیەوە ئەوەی هاتوۆتە ناوە بنووس لێشێکی چاکە یانی بەڵام ئەوەی ترکم بەلامەوە چۆن تەلەفوزیەکەی بە زۆر تێیەکە لەبەر عەرەبی نەنووسی تاوە کورد دەڵێت تاوە مەسەلەن تێیەکەی خۆمان بنووسی ئێستا ڕۆژکرد تاوانێ تاراڵێ تاریک ناڵە تاریک جا بەعزەکەی شوە ئەیباتەوە سەر هەندێکی کە عەرەبیە ئەیباتەوە سەر عەرەبێک و عەرەبەکە کە بۆ بە کوردی بە سین بۆ بە عەرەبی بە ساد بۆ بە تێ بۆ بە عەرەبی ئەوەی هەر بە تێ و بە سادەوە هاتووەتە ناو بۆ بە کوردی بڵێ بە تێ بۆ بە کوردی یەکێ لە گۆڕینەکە کە بۆ کوردی تێکەیە بەس ئەوەی کە بەهینە هەر تێکە جێ خۆی ماوە بنووسینەکەی چێکەکەی هەندێک ناوهەیە من ئێستا ناچارم سابت بە سین ئەنووسم لە قەوس ئەنووسم ثابت فێکە زۆر بزانمە ثابت نییە ثابتێ عەرەبیەکەی ئەو ماوەی کێوێت تا ئەگەر کرا بەلاتی ئەو دە قاموسەکەش دا ئیشارە بۆ دەکات دەڵێ بڵێ بڵێ لە ناوانی علمی و ڕایەکە کۆمەڵە ڕایەکە هێشتا نەبڕاوەتەوە کۆمەڵی ڕای هەیە و حتا لەو مناقشانەی لەگەڵ ئەو ڕەحمانی حاجم لەگەڵ جەمالە بەزای ئەو ڕەحمانینا لەوانە کۆمەڵی ڕێی هەیە ئەمانە هەندێک شتە نەبڕاونەتەوە شتا بەلای منەوە ماوەیەکی کایانەوێت تەجروبەیانەوێت ڕۆی خەڵکی زاناتری بوێ خەڵکی زۆر لێزانتری بوێ ینی سەر باسی لەحزەکانی کوردی دێتە سەر میلەتی لۆر و بەختیاری دەڵێ ئەمنەوەی دەستپێرە بە دوا ڕۆژ و دەستپێرم بە بێمە ساغ نابێت بەڵام شتێکە بە وردی ئێستا بیرم نەماوە بڵێ وەکو یەکۆڵێ بەڵام من شتەکانم قاموسەکەم بەدڵ بوو ینی کارێکی چاک کارێکی بوو ینی باشە کاک دکتۆر ئەتۆ وەکو دۆستێکی کۆن و وەکو برایەکە لێ نێزیک بووی ئەوانە ئێستا وەزیفەی مەسەڵەن ئێمەمانە چی بۆ بکەین چ بکەین وەڵاهی ئەو هەوڵەی کە لێرا ماڵێن ئەوا بێ هەر کەسێ هەوڵیە کە شتەکانی وەرگێتەوە نازەمە لە عەبڵاتشەی هەوڵا بێ بەڵام شێخسار هەوڵی زۆردا کە هیچ لەبێ فەرهەنگەکەی وەرگیرێتەوە مەلا جەمیل لە هینێکە لە کۆبوونەوەیەکی کیانە لەگەڵ نووسەر و شوێنەکانە داوای کرد کاوانە بنەوە بە فڵان کەوتۆتە لای حکوومەت و بیاتەوە فەرهەنگەکەی وەرگیرێتەوە بەرگێکی تەواو کردبوو کە زامی سێم حال ئامادە بوو ئەوان تر کارتەکانی حازرە کارتی شەر نووسینەوەی ئەوێ یەکێک چەند کەسێک حەزر و ئێمە سەرپەرشتی بکەین و بە ناوی خۆیەوە خۆ فەرەنگی دەرخۆدا و هینوانە پاش خۆشیان هەر بەردەوامەیانی ئەوە تەواو بکرێ ینی یا دەشتەکان ئەگەر نەش دۆزرێتەوە لەم لاولا ئەو چەند شوێنی ئیشارەتیان کردووە بکرێ بەهێت شخصی خۆی تەوان ئەم کۆمەڵەشتانە لێ بە کتێبێ یادی بکرێتەوە بۆی خەڵک بیناسێت چیەنی یعنی ئەو بەداخەوە وانەوێ لە بیرە چێتەوە کە شێبوو لە شخصیاتی گەورەی کورد و وەکاز کاکبرای مەڵە کورد بەڕاستی کە ئیشی دیوە کردووە لە هەموو کوردستانە لە هەموو کوردستانیشی سیاسی کردو و هاتە سەرباری ڕۆشنبیری یعنی هەوڵ بین بەبێ زیایی و بەبێ کەمی حەق خۆی بگرێتێ حەق خۆی بگرێتێ من لەگەڵ ئەوامانی چونکە ئەوە بۆ من زۆر جەمووی مێستاوە بۆ کودی بینی من دەستم بەوەی کردو دایکترەوە زۆری ماوە دەبێت زۆریش ئیش دەبێت خۆشە بەسەراتی مامۆستا زەبیحی یعنی شتێکی ئەوانەیەکی چاوم لێناوە بەڵام ئەوە بەبێ هاوکاری و بەبێ ئەوەی کە چووکە من وڵاتێکی کشمان دەستکە و منە ڕۆمەوە گەشتیە چیم دەستکەوێ ئامادە من خۆشم بە دوای ئاگەڕێم کە من ئەرزم کردی من ئیتفاقمانەوە بشتێکی بۆ بکەین ترم وەزعانە بە سەراحەت بێ فعلە شتێکی بۆ بکرێ پەیکەرێک شەقامێک فوهینێک ئێستا لە ساڵاق ناکرێ با لە سلەیمانی بکرێت فەرقی نیە بۆ چووکە کراویشە لە سلەیمانی
وەبی لە گەورەترین ساحەی سلێمانیە ڕسمی پێشەوە هەڵوەستاوە لای کورد هەمووی وەکویەکە بەسێبە کە خاوەنی تەجروبە و شتێکی لە کوردستانی عێراقا و ئێشتی هاتە پێشەوە لە ڕاستیە ئەو جیاوازیە نەکراوە ئەوەی کرد ناوی مەهاباد و شنۆ و مەریوانوتی و کورد شار و ڕووبارەکانی خۆمان ناوێن نییە باشە کاک دکتر بۆکو کەسێکە تەجربەت زۆرە لە نووسینی ئەوانە پێ دوایە ئەمن ئەوەی ئەو شتانێکە کۆی دەکەمەوە چۆنی فۆرمولە بکەم و چۆنی سری ڕەنمونێک کتێ بۆی کە خۆت لەم شتانە شتێک کۆکەیتەوە شتێکی ڕۆکۆکی علیمی شخصیەتی ئەو جایکێتەوە مەرتەزای قسەمان کرد لە قسەکان ناتوانی بڵی فڵان وڵە پلەکانی ژیانی پڵەکانی شارەت بکەیت و ئەمانەش ئەگەر بنووسێتەوە خۆشی بخرێت سەرکازشی خراپنێنی ئەوانەی کە قیمەتی هەیە وەکو کتێبەکە تەقسیمی ژیانی لە ساڵانی مناڵی ژیانی سیاسی لەدایکبوون و ساڵانی مناڵی و ئەنجا ژیانی سیاسی و چوونە قوتابخانە و لە عێراق و لە سووریە و هاتنەوە عێراق و تا مردنەکە کارە عیلمیەکانیشی باس بکرێ و هەندێک پسپۆر نەڕەمەل بۆ کارە عیلمیانە باشە ئەو لەسەر مەسەن لەسەر مردنەکەی عام تۆری هەیە کەس واقعیت نازانێت بەس تۆری زۆرە چەسادانە تۆری هەیە پێ دوایە ئەو تۆریانە بنووسێن وەڵی هەمووی نا بەڵام بە عمومی کە ئەو لە وەزعێکی نادیارە بەڵام ڕای زۆربەی خەڵەسەوە کە ڕژێمی باس کوشتی وەکە کوشتێتی دیارشکە لەگەڵ ئەوان نەبوو چۆتەوە ئێران لە ئێران بۆ ئەوانیش نەکرد کە ڕێوان خەیاڵ بوو بێنی ئیشەکەی بۆ کورد و بۆ خۆی بوو یەکەم وڵای یەک دنیا سپاس کاک دکتر زۆر 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 تۆ جەنابە دەرفەتەتدا بە من یادی دۆستێکی خۆشەویستی پیا و بە وەفا کەم بەڕاستی پیاوەتیم لێ دیوە وەفام لێ دیوە ئەگەر ئەم بە شخصی خۆم بێ بەرامبەر بە زۆر برادەرمان بێ کە لە کاتێکا کە ئەوان وەکو حزب دۆستاتێکیان لەگەڵ حکوومەتە ئەو بەهانای خەڵقەوە چوو و شعور دەکرد دۆستێکە پشتێکە هەنی بەڵام بەداخەوە ئاوە هات من سوپاس دەکەم کە ئەو دەرفەتە دامیە دنیا نازانم ڕۆژان چۆنیە بتوانەوە و قسانە بکەم ئەو ئێستا تۆمار کراوە و وایە هەمووی بگا بە خەڵق ئینشاڵڵا زۆر زۆر من کاک دکتر یەک دنیا سپاس